بەڕێزان ئەو کاتتان باش هەمولایەک زۆر سپاس کە ئەم چوارشەمەیەش لەگەڵمانن بۆ بابەتێکی تری گرنگ کە ئەویش چۆنێتی ئەنجامدانی شیکردنەوەی ئاماریە بۆ داتا لە توێژینەوە زانستیەکان لە بوارە جیاجیەکاندا. ئێمە وەک ئەکادیمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری هەوڵمان داوە پەنجە لەسەر ئەو کلێن و لەسەر ئەو کەم و کورتیانەدا بنێن کە ڕەنگە زانکۆکان یان سەنتەرەکانی توێژینەوە یان توێژەران نەیانتوانی بێ وەکو پێویست سوودی لێوەربگرن یان هەمومان هەوڵ بدەین بەرەوپێشی ببین و پەرەی پێ بدەین تاکو لە داهاتوودا کارەکانمان پوختتر و باشتر و ڕێک و پێکتر بێ بە پێی ستاندەردا نێودەوڵەتیەکان. یەکێک لەو تەوەرە سەرەکیانەی کە توێژینەوەکان گرنگی پێدەدەن یان گۆڤارە نێودەوڵەتیەکان گرنگی پێدەدەن بوونی داتا و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ داتایە، بە تایبەتیش لە دنیای ئێستادا کە تەکنۆلۆژیا پێشکەوتووە زۆر سوود لە سۆفتوێر و پرۆگرامی تایبەتی وەردەگیرێ بۆ توێژینەوە ڕەنگە سۆفتوێری تایبەت و پرۆگرامکردنەوەی ئاماری بەکاربێنرێت. هەوڵمان داوە لە هەموو بوارەکاندا خەڵکانی پسپۆر داوەت بکەین بۆ ئەوەی تیشک بخەنە سەر ئەو بابەتانەی کە هەڵیان دەبژێرین، دوای ئەوەش ڕێگە بە بەشداربووانی خۆشەویست دەدەین کە بە پرسیار و سەرنجەکانیان بابەتەکە دەوڵەمەندتر بکەن. سەرەتا دەبێت ئەوەش بڵێن کە بەڕاستی بابەتی شیکردنەوەی ئاماری بۆ داتا بابەتێک نییە بە کاتژمێرێک و بە دوو کاتژمێریش بتوانی هەموو لایەنەکانی باز بکەیت. ئەوەی کە ئەمڕۆ کاک دکتۆر ڕزگار پرۆفسۆری یاردەدەر دکتۆر ڕزگار مەغدید ئەحمەد کە ناوێکی دیارە لە زانکۆی سەلاحەدین و لە کوردستان لە بواری ئەپلاید ستاتیستیکس واتە ئاماری تەطبیقی کە بەڕاستی بە خۆشحاڵیەوە لەگەڵمانە کە جێی شانازیە ڕەزامەندی دەربڕێ بۆی لە خزمەت ئێوەی خۆشەویست بێ تاکو بەرچاوڕوونیەکی باش بدات لەسەر چۆنێتی ئەنجامدانی شیکردنەوەی ئاماری و ئەو سۆفتوێر و یان ئەو لایەنانەی کە بەکار دەهێنرێ بۆ ئەو کارە. دەزانین کە کاتەکە کەمە ڕەنگە بەشی هەموو لایەنەکانی نەکات، بەڵام دڵنیام ئەو ماوەی لەبەردەست کاک دکتۆر ڕزگاردایە کە تەرخان کراوە بۆی نزیکەی 50 خولەکێک ئەو قسە دەکا و دواییش دەبێتە پرسیار و وەڵام سوودێکی زۆر بە بەشداربووان دەگەیەنێ بە خۆشمەوە بە خۆشحاڵیەوە لەگەڵتان دەبین، دوای ئەوە پرسیار وەڵامەکان وەردەگرین. دوای ئەوەش ئێمە لەگەڵ کاک دکتۆر ڕزگار قسەمان کردووە ڕەنگە خولی تایبەتی گروپی بچووک بۆ تایبەت بە شیکردنەوەی ئاماری ئەنجام بدرێ لەگەڵ کاک دکتۆر ڕزگار گروپی بچووکی 5 کەسی 7 کەسی بە جۆرەی ڕێککەوتن دواتر ئەوانەی کە حەزیان کرد بەردەوام بن، ڕەنگە هەم بە ئۆنلاین هەبێ هەمیش بە ڕوبەڕوو ئەگەر گروپی گچکە بن ئەو مەجالە دەبێتن. من نامەوێت کاتی کاک دکتۆر ڕزگار زۆر ببەم. کاک دکتۆر ڕزگار وەکو گوتمان نازناوی زانستی پرۆفیسۆری یاریدەدەرە لە زانکۆی سەلاحەدین داوام دەکا، هەروەها ئۆفیسی تایبەت بەخۆشی هەیە هەر SPSS ئۆفیس بۆ کاروباری شیکاری و شیکاری کاروباری ئامار کە خۆی بەڕێوبەری ئەو ئۆفیسێ و ئەو سنتەرەیە کارەکانی ڕای دەکات. ئێستا بە سوپاسەوە 176 بەشدار بوو لەسەر خەتن لەگەڵمان. ئەگەر هاوکارمان بن لەو ماوەیە بە تەواوی گوێ بگرین و مایکەکان میوت بێ، هەرچەندە میوت کراون بەڵام ڕەنگە هەندێک جار خەلەلی تەکنیکی دێتە گۆڕێ. کاک دکتۆر ڕزگار قسەکانی خۆی دەکات بە دوو شێوە، هەم دەتوانێت پاوەرپۆینتەکانی شێر بکە، هەمیش ئەوە شاشەکەشی هاتە سەر بەرنامەکەش بە فعلی پێتان پیشان دەدا لەسەر پرۆگرامەکە. کاک دکتۆر ڕزگار کات بۆ جەنابتە و بفەرموو. بەناوی خوای گەورە و میهرەبان پێشەچی زۆر سوپاسی ئەکادیمیای مێگامایند پلس بە تایبەتی برای بەڕێز و خۆشەویستم دکتۆر هیمداد کە بەڕاستی مێژوویەکی زۆر خۆشم لەگەڵەوی هەیە بە تایبەتی لە کارکردن لە زانکۆی سەلاحەدین.
پێشەکی زۆر زۆر سوپاستان دەکەم بۆ ئامادەبوونتان لەو بابەتەی کە ئەمڕۆ بەنیازین ئینشاءڵڵا تەقدیمی بکەین بۆ ئێوەی بەڕێز. ڕاستیەکەی مەوزوعەکە وەکو دکتۆری بەڕێز باسی کرد مەوزوعێکی تۆزێک فراوانە لەبەرەوەی ئێستا دەبینم من لێتان نەشارمەوە هەموو پسپۆڕیەکانم تەماشا کرد سیر کرد پسپۆری یەکجار جیاوازی تێدایە کەواتەوە شتێک دەگەینی ئەویش ئەمەی خوارەوە ئامار گشت اختصاسێک پێویست پێیەتی بە تایبەتی و بە تایبەتی تریش قوتابیانی ماستەر و دکتۆرە هەتا بەکەلۆریۆسیش هەتا توێژەرانیش بۆیە بەڕاستی من زۆر سوپاسیان دەکەم بەڕێز دکتۆر هیمداد و ئەو مامۆستا بەڕێزانێک کەوا بەڕاستی ماندوو بوون لەو ئامادەکردنی ئەم بابەتە. بەڕێزان طبعا سمینارەکە بە ناوی Statistical Analysis of Scientific Research Data وازام لاتان وازحە ئەوەکە بابەتەکە. طبعا پێش ئەوەی بێمە سەر بابەتی تحلیل ئیحسایی پێویستە بەڕاستی هەر علمێک هەر زانستێک پێش ئەوەی بچینە ناو بابەتەکە دەبی پێناسەیەکی سەریعی بکەین بزانین چییە ئەم علمە ئەم زانستە بەنسبەت ئامار زۆر زۆر تعریفەیە بەڵام هەرێکە و یعنی حقیقەتێک هەیە توانم بڵم تعریفاتی یەکجار زۆر گرنگ هەیە لە هەموو علمەکان بەڵام مهمترین نقطە ئەوەیە چۆن ئێمە بتوانین پێناس چکو علم بە تایبەتی هەر زانستێک دەخوێنین ئێمە هەر زانست پێویستە یەک نقطەی زۆر گرنگ لەبەر چاوی خۆماندانێن ئەوش ئەوەیە چۆن تێی بگەین ئێستا ئیحسا دەتوانم بڵێم پرۆگرام کۆمپیوتەر دەورێ ڕۆڵێکی زۆر گرنگی هەبوو بۆ ئاسانکردنی پرۆسەی ئامار بەڵام بەڕاستی مشکلەیەکی زۆر زۆر گرنگ ئەوەی ئەمن دەیبینم لە توێژەران بەڕاستی ئەوش ئەوەیە کە چی بکەین ئەمە لەگەڵ چ تەحلیلێک بەکاربنین چ ئەنەلایزێک بەکاربنین چ داتایەک کۆ بکەینەوە ئەوە طبعا بەڕاستی ئەمن محاولە دەکەم بە کورتی ئەو وەختەی بۆم دیاری کراوە محاولە دەکەم ئینشاءالله پێڕادەگەین. طبعا ڕاستیەکەی ئەگەر بینە سەر کلمەی ئیحسا پێش ئەو تعریفی علمیتی کلمەی ئیحسا حەزم لێ بە سەریعی ئینگلیزیەکەی statistics بە عەرەبیەکەی ئەلئیحسا بە کوردیەکەی ئامار بابە ئینگلیزیەکەی بە سەریعی پێدا بێن دەزانن statistics ئەسڵەکەی کلمەیەکی ئەغریقیە بە ناوی statius کە دەچێت سەر قاموس statius کلمەکە ئەغریقیە کە تعریفی دەکەی لە قاموس کلمەکەی دەدۆزیەوە دەردەچی political state يعني حقائق ومعلومات عن الدولة واتە ڕاستی و زانیاریەکان لەسەر دەوڵەت کەواتە ئەو ستیتەی ئەوەلی لە چاتی ناڵە یونایتد ستیت ناڵە ئیماراتی عەرەبی متحیدە یونایتد وەنیە إلى آخر ئەوان ئەو ستیتە لە چی هاتووە لە وڵاتەوە هاتوو کەواتە علمی ئەسلی کلمەی ئینگلیزیەکەی لە علمی زانستی داتا لەسەر ئەم وڵات طبعا ئەو بەنسبەت ئینگلیزیەکەی بەنسبەت عەرەبیەکەی ئەوش گرنگە بیزانی عەرەبیەکەی لە الإحصاء لە فعلی حەساوە هاتوو حەسا لە لوغەی عەرەبی دەکا ئەو بەردە وردەبەرد دەکا ئەو وردەبەردە عەرەب پێشتر بەکاریان دەینە بۆ ژماردن بەڵام لە ناحیەی لوغەویەن معناجی زۆر زۆر عەجیبەیە کە دەفەرمێ لە لوغەویەن الإحاطة بكل شيء يعني زانیاری زۆر ورد لەسەر بۆیە ڕاستیەکەتان پێ بڵێن حتا خوای گەورە میهرەبان یەک لە ناوە پیرۆزەکان چی المحصی واتە ژمێرکار هەموو شتەکانی ئاگادارە بۆیە المحصی لە ناوەکانی خوای گەورە لە قورئانی پیرۆزتەلۆ معلوماتان لە 11 شوێن خوای گەورە باسی ئیحسای بابەتەکەی منێ بەڵام هەر بۆ معنە کەواتە کەویش داتایە هەرێ مەسەر ئیحسا دەتوانین بڵین ئەو زانستەیە وا تعریف دەکرێت ئەو علمەیە کە پەیوەندی بە کۆکردنەوەی and collection, presentation, analyze and interpretation of numerical data يعني بڕاستی دەمێت لەو سمینارەی هەر هەمومان لە ئیحسای تێبگەین بە خەتواتێکی زۆر زۆر بەسیط خطوەی یەکەم لە ئامار خۆشەویستان پرۆبلێمە یعنی دەبی مەوزوعێکت هەبی دەبی تایتڵێکت هەبی ئەو تایتڵە تۆ دەتەوێت ئیشی لەسەر بکەی بۆ نمونە لە ناو گەنجەکان سمۆکینگ یەک لە گرفتەکانە دەبین بۆ نمونە ئێستا ئەو نەخۆشیە کە ڤایرۆسی کۆڤید 19 مەوزوعێکە دەمەوێت لەسەری ئیش بکەم کەواتە دەبی یەکەم شت پرۆبلێمەکەمان هەبێت فێنەمێنەکەمان هەبێت کەواتە داتایەکەمان هەبی کە ئەوە زۆر زۆر گرینگە
کە مەوزوعەکەم دیاری کرد چم دێتێ بەرچاوی یەکەم خوتوە چیە collection of data چۆن داتای کۆکەمەوە ئەوە زۆر گرینگە بەڕاستی ئێمە هەڵم زۆر هەڵە دەکەین لە زۆر جار لە مەسلەی کۆکردنەوەی دووەم مەوزوع کە داتان کۆکردەوە چۆن ڕێک دێخم کوی عرض دەکەم پاشان analyze of data کە ئەوە گرنگترین خطوەیە لە ستاتستیک کە وشتێ لە عفوا لە statistical analysis یعنی تحلیل ئیحسایی یعنی analyze شیکردنەوەی پێ دەڵێن شیکردنەوە بە قسەی زۆر خۆشتا لۆ باسکەم تۆ دەچێ دکتۆر بۆ نمونە دکتۆر فەحسێکت بۆ دەنووسیتن فەحسەکەی دەچی دەکەی لە مختبەر دەینیەوە دکتۆر تەماشای دەکات شیکردنەوە یعنی ئەو فەحسێکی کردی شیکردنەوەیەکت بۆ دەکە بۆ نەخۆشیەکەت بۆی بزانی چتە بزەبت هەمان فکرە بینە سەرداتە شیکردنەوە بەڕاستی عملیەیەکی زۆر مهمە ئەگەر بزانە لەسەرێ داتا غەڵەت بوو پرزنتێشنەکەت ئەنەلایزەکەت لەگەڵ ئینتەرپریتیشنەکەت ئۆف داتا کە تەفسیر دەکەیت هەر هەمووی غەڵەت دەبیت بۆیە بەڕێزان من ئەوەی دەبینم ئێستا بەو علمەکەمەی کە بەڕاستی هەیتمان لە ئیحسای احتیمالیشە بڵێن باشە ئەگەرە تو لە ئیحسایەوە بڵێ ئەوە هەموو ئەو مەرحەلەت بڕیەوە واللهی ئەمن ئەوەندەی دەتوانم بڵێم لە ئیحسای لەبەرەوەی تەفەڕعی هەندە زۆرە 140 هەتا 50 ئیستیعابی ئیحسامان کردی لۆ لەبی لە هەموو علمێک بزانی لە لوغە بزانی لە بایۆلۆجی بزانی لە کیمیا بزانی لە لغەی ئینگلیزی بزانی لەوانە دەبی هەموو بزانی ئیستا پێتان دەڵێم چۆن کەواتە عملیەکە بە کورتی پرۆبلێمەکە پاشان داتا کۆلێکشنەکە پاشان پرزنتیشن یان دەتوان بێ ئۆرگەنایزیشن ئۆڤر تابیلیشن ڕێخستی داتا پاشان ئەنەلایز پاشان interpretation of data کە interpretationەکە دەکات make decision دەگەینە قەرار لەو ئیشەی کە کردوتمان بەڵێ خۆشەویستە کەواتە لە ئیحسای تعریفەکە زۆر وازحە بەڵام شتێک هەمووی دووبارە دەفتەوە ئەوش چیە داتایە داتا بەڕاستی مهمە کەلیمەی داتا لێرە هەمووی مشتەرەکە دەبی بزانین مانای داتا شتێک کەواتە تعریفی عامی ئیحسا بەڵام من تعریفێکی خۆشتان لۆ باسکە لە ئیحسای هەندێک تعریفی زۆر خۆشیان کردو یەک لەو تعریفانە دەڵێن الإحصاء هو لغة العلوم the language of science لغة العلوم واتە زمان حاڵی هەموو علمێکە علمی اقتصاد واتە ئیکۆنۆمیک دەوێت قسە بکە بەڵام چۆن قسە بکە بە داتا علمی کیمیا دەوێت قسە بکە چۆن بە داتا علمی فیزیە علمی طب هەندەسە إلى آخره کەواتە تعریفێکی جوانە یەک لە خطوارە گرنگەکانی داتا کۆلێکشن تولز چیە مجموعەک ڕێگامان هەیە مثلا ئینتەرویو مقابلە ئۆبزەرویشن بۆ نمونە دەچی لە شوێنێک خۆت دادەنیشی بۆ نمونە جەماعەتی بۆ نمونە لانگویستیک لیان مثلا ئەپلایدی ئینگلیزی دادەنیشن بزانن تەڵەبەکانیان ئیجابەیان یان لەسەر وایت بۆردی و ئیش دەکە مامۆستایەکە خۆیان تەخین ئۆبزەرویشن سێرڤەیمان هەیە مثلا فۆکس گروپمان هەیە مجموعەک ڕێگامان هەیە بۆ کۆلێکشن داتای بەڵام کۆلێکشن داتان زۆر بە تایبەتی لە لای خۆمان زۆر سێرڤەی بەکاردێنین بۆیە لە سێرڤەی مجموعەک مشکلەمان هەیە کە پێویستە هەمومان ئاگدار بین ئەویش دەتوانم بڵم دیزایانی سێرڤەی بە کورتی دەمەوێت چەند خاڵێک باس بکەم کەواتە ئەم ڕێگانەی لەبەر چاوتانە بەڕێزان ئەوە شێوازی کۆکردنەوەی داتە بەڵام احتیمالێک بپرسی بڵە کاکە لە اختصاصی کیمیا کو داتا کۆکەمە یەک دەڵێ لە اختصاصی فیزیا یەک دەڵێ هەر اختصاصێک بەڕاستی شێوازی داتە کۆکردنەوەی دەتوانم بڵێم خۆی دیاری دەکە بە شێوازێک داتە کۆ دەکات بۆ نمونە جەماعەتی بایۆلۆجی بۆ نمونە تەجروبەیەکی هەیە لەسەر ماوس مەثەلەن تەطبیقی دەکات کۆکردنەوەی ئەو داتایە بە شێوەی عەمەلی دەبی تەطبیقی دەبی بۆ نمونە ئەپلاید لانگویج مەثەلەن ئەو دەبی چ بکاتن فۆرم بداتە تەڵەبەکان بۆ نمونە هەموو اختصاسەکان هەر اختصاص خۆی بەڵام یەک لەو ڕێگانەیە کە زۆر بین بەڵام ئەوەی زۆری ئەمن هەست پێ دەکەم ئەوەیە کە بە ڕێگای کوێشنەری زۆر واتە سێرڤەی و کوێشنەری دەکەین ئێمە کوێشنەری واتە فۆرمی ڕاپرسی مجموعەک خاڵ هەیە دەمەوێت بەڕاستی جەماعەتی بڵێن هیومان ئینسانی و حتا علمیش بەڕاستی سوودی لەبین فۆرم ڕاستیەکەتان پێ بڵم خەلەلێکی یەکجار زۆر گەورە هەیە لە فۆرم یعنی دانانی فۆرمەکە دیزایانی فۆرمەکە لۆ لەبەرەوەی ئەو خەڵکە ڕاستی خواخوایتی مشکلێک دەبینم ئەم بەڕاست لێتان نەشارمەوە
مشکلەکە ئەوەی دەگاتە ئەو مەرحەلەی خواخوایەتی یەکسەر بە زووترین کات ئەو داتایە کۆ بکات کۆلێکشن کە دەڵە هەر کۆچی بی نازانی خۆشەویستان حساسترین مەرحەلە لە مەرحەلەی داتا ئەناڵایزیە مەرحەلەی collection of data لەوێن دەرخەلەلت هەبوو ئینتیزاری ئەو لای مەکە کە ئەویستی ئاوتپوتەکە بۆیە زۆربەی قوتابی خۆشەویستەکان چ دەکەن بە پەلە ئەو ئیشەی دەکەن بە پەلە دڵە دەی کاکە گوێشنەرەکەی لە گوگل فۆرم بەڕاستی هەتا لێتان نەشارمەوە خەڵکە گوێی لێ هاتیە وەلەو ئێستا ئەو سڕەشتان پێ دەڵێم لە ئیحسای ئەوە شتیوانیە ئێمە ڕیلابلیتی ئەم ڤالیدیتیمان هەیە یەکێک خۆی فۆرمەکەی پڕبییتەوە ئەو تێستا ڕاست کەشفی دەکاتن بۆیە بەڕاستی لێتان نەشارمەوە زۆر حاڵەت بووە فۆرمەکەمان ڕفز کردەوە گوتم بڕۆ چاوەکەم بڕۆ ئیشە جوانتر بکە بۆیە بە سەریعی لە فۆرمی ڕاپرسی پێویستە چەند خاڵێک هەیە ستێپ بە ستێپ هاتیمە خوارد یەکەمیان specifying the data needed چ دەوێت لە داتایەکە تو یعنی دەبیت تەعریفی ئەم داتایە بکە کە ئەتوو پێویستە پاشەوی determine the survey method ئەوە زۆر مهمە طریقەیەکی عینات بەکاردەین ئەوە یەک سمیناری بە تەنهایی دەوێت کە ئەوش چییە ئێمە ڕێگامان هەیە لۆ دابشکردنی مەثەن ئەو فۆرمە یان ڕێگامان هەیە بۆ کۆکردنەوەی ئەم داتا سوالەکەیە حەزم لێ لە ئەخیری ئەو سوالە لای هەمووتان واضح بیتن سوالەکەی ئەرێ چەند داتای کۆ بکەمەوە خۆشەویستان چەند واتە بە لوغەیەکی علمی سامپل سایزەکە چەندی هەیە دەڵێ 100 بی هەیە دەڵێ 110 بی هەیە دەڵێ 105 بی طبعا ئەمن وەڵامش سەریع دەدەمەوە بەڵام ئەوە یەک سمیناری تایبەتی دەوێتن کە ئەمە طریقەمان هەیە ڕێگامان هەیە ئەویش بەڕاستی بەڕێگە بەڵام وەڵامەکەی من لۆی یعنی بزانانی مەوزوع چیە چەندت دەوێ حەسەب دیڕاسەکەتە دیڕاست لەسەر پۆپولیشن دەبی واضح بی خۆشەویستان ئەو کەلیمەتان لەبیر نەچی statistical population لەگەڵ سامپڵمان هەیە ئێمە statistical population بۆ نمونە سێرڤەیەک دەکەم لەسەر زانکۆی سەلاحەدین خۆشەویستان 17 کولیم هەیە 17 کولیم هەیە هەر کولێکی چەند بەشێ ئەوانم دەبی لا واضح بی اینجا ئەمن پێت دەڵم قانونێکە یەکسە تطبیقی دەکەیت دەڵێ ئەوەندە وەردەگری هەندێک کەس ناتانی یەقەت بگری بەڵام لێتان نەشارمە ئێستا هەموو قوتابیەکانمان یەکسە دەڵێ کورە 150 بەسە کاکە 200 بەسە بەکەیف ئەمە بەکەیفی خۆت نابێت determine the question content and wording and structure یعنی دەبی هەیئەتی ئەم کوێشنەرە دیزاینەکەی دابنەی هەیکەلێتی بۆ دابنەی بە شێوەیەکی وازە لە هەمووی مهمتر determine the scale and response format باشە کو سکێڵەکان دابنی یەک ملاحەزەی زۆر گرنگ وەلەو نازانم احتیمالە وەختەکە بەشمە بەڵام لێرە زۆر گرنگە ئەو هەڵانە بە خۆم دەبینم بۆیە تاکید مەسەلەی سکێڵ ئەو ریسپۆنس فۆرمات ڕاستیەکەت پێ بڵێم خەڵکەکی توێژەرێکی یەکجار زۆر بەکەیف خۆی دەڵە کورە باە سونۆبی 3 سوال باە سونۆبی 2 سوال لێ کارت سکێڵ بی 3 سوالەوە کاکی خۆم نابی ئەوە بە هیچ شێوەیەک ناتوانانی تۆ بچی بەکەی خۆن بەحسەکەت لەسرت فەرز دەکات چ ئینفۆرمێشن عەفوەن چ ئەوە سکێڵێک بەکاربینی با لێتان نەشارمەوە ئیستا ئەمن بە باشترین سکێڵ کە دەیبینم لی کارت سکێڵە ئەوش ناتانم ئێستا باسی کەم بەڵام لۆ لەبەرەوەی لی کارت سکێڵ بە ئیتباتی ماتماتیک ئیتباتی کرد کە سترۆنگلی ئەگری ئەو لۆ کوێشنەر بەڵام ئەدی ئەوەی مثلا بایۆلۆجی مەسەن ئەوە سکێڵە ئەوە هیچ پێویستی بەو شتانە نییە ئەو مثلا نسبەی pH ئەوەندە نسبەی ئەوە ڕقەمە هیچ مشکلی نییە بەڵام لێرە ئەوانەی بەڕاستی ئینسانی لی کارت سکێڵ لۆ زۆر مهمە ئەو بە ماتماتیک ئیسباتی کرد کە strongly agree neutral لەگەڵ disagree لەگەڵ strongly disagree لێرە وەزنی پێنج ئەوەی لەبیر نەکەم زائن وەزنی وەیتی پێنج دەدرێتە strongly agree لۆ لەبەرەوەی زۆربەی سوالەکانی ئمە پۆزیتیڤە نەک نێگێتیڤ بۆیە ناتوێت دەتوانین عکسکەینەوە بەڵام بەڕاستی مین و ستاندەرد دیڤیشن ئەوانە فەوە ملاحەزەیەکی من pre-testing and pre-testing دەکات test and retest pre-test حقیقەتێک هەیە کە ئەوش ئەوەیە لە خوارەوە ریلابلیتی ئەم ڤالیدیتیە ئەمن هەر فۆرمێک ئەگەر pre-tesتی بۆ نەکرێتن ئێستا احتیمالە pre-test چیە ریلابلیتی چیە ڤالیدیتی چیە pre-test test and retest پێ دەڵێن بۆ نمونە ئەم فۆرمە دەتەوێت تۆ لەسەر هەولێرێ تەوزیع بکەین خۆشەویستان وا پێویستە
ام فورما سي اوتش لوبكي استطلاع لوبكي بايلوت ستدي بوبكي استطلاع دزان انت ما بستم استتو لا حرب لا شر كاتك تارك بي بتشينا قصف كاتن بون منع نمونه كلو الى دتي تاري استطلاع دن بزان منطق كوا او كوا معلومات توش بالضبط واحد دتو بايلوتكي خود دنيري دكسي لو مجتمعي وردقري بس ناوي بيتو ناو سامبلكي ام دكسي وردجيلي با بون من حفتەیەک بینیانە پاشان ئەم دەکەسە فۆرمەکەیان دەدەمێ پاشان پاش هەفتەیەک دیسان فۆرمەکەیان دەدەمەوە کەواتە دوو وەڵام دێ دەست دەکەێ before and after باشە before و after ئەو before و afterە چ بۆ دەردێکێ بزانین time کاریگەری کردۆتە سەر ئەم پرسیارەی ئەو بەڕێزەی کە دایناوە کە ئەوە نقطەیەکی زۆر میە احتیمالە جەماعەتی علمیەکە بڵێن کاکە زۆری بەرەو ئینسانی چووی بەڵامەوە شتێکی گرنگە بۆی باز دەکەم پاشان حقیقەتە پاشەوەی کە ڕیلابلیتی یعنی چ بەعەرەبی ڕیلابلیتی یعنی معەوەلیە یەک لە قانونە هەرە گرنگەکان هەیتمان ئەلفا کرۆمباخ کە ئەمە لێتان نەشارمەوە مقیاسێکی مهمە بە دەردەکەوێت ئەو شەخصە فۆرمەکەی بە خۆی پڕ کردیتەوە یان بردیتەوێت ئەوش چۆن تەنسیقی وەڵامدانەوەی ناو فۆرمەکەت بۆ دەردەکەن ئەوجا کرایتیریایەک دانا 0.6 بەرزتر بوو ئۆکەی ئەم ئایتمە ئۆکەی بەڵام 0.6 کەمتر بوو ئەم کرایتیایە بکەن کەواتە فۆرمی ڕاپرسی ئیستەش بە سەریعی فۆرم بەڕێزان دیزاین زۆر مهمە یعنی بەڕاستی دیزاین مەبەست ئەوە طبعا وەک ئیشێک وەختەکەمان دەڕات دیزاین مەسەلەن لەولایە ئارمی کولیەکەت لەولا دیزاین چەندە جوان بی ئەو فۆرم ئەو خەڵکە سەیری دەکات بەڵام باوەڕتان هەبی فۆرمی وا دەبین فۆرم دەبی ئینترۆدەکشن ناو دڵی ئەو خەڵکەی کاکە ئەتوونە چی دەرێ سەلام ئەو فۆرمە بۆ پڕکەوت شتیوانە دەبی بەڕێزان خۆشەویستان ئەم فۆرمی لە بەردەستدایە ئەو های ئەوە دوو دێر دەچێ ناو دڵی کابرای دەتوانی داتایەکەی لێ دەربین ئەوە بەبەستەکەیە ئەدی ئەگەر بچوی مدیرەکە لەوێ بوو ئەرە زەحمەنی ئەو فۆرمە سبە دووزبێ لێوم پڕکەوە نە سەلامەک نە کەلامەک نە شتێک ئەوە بەڕاستی وەی لێ دێ فۆرمەکە بە شێوەیەکی مشکلە کۆ دەبێتەوە بەڕێزان یەک لەو پرۆگرامانەی طبعا تحيز له بروجرامي SPSS ناكم استفيتان دلهم بروجرامي SPSS وبروجرام كاني إحصاء هر هموي أوكي إيش دكي للسريان هيج مشكلة مانية بعد معلومات الجزور خوش تعمل دميو معلوماتك مهم أوي خواره ويا اكسل اوفيسي خومان لاوفيس اكسل دبين اكسل زور تيبي ذكرت لما بتعبت له ستاتستيك تدقي فبويا براستي امن تحيز له هيز بروجرام قلنا قبل الا دبي ام بروجرام بلان راستي كي اس بي اس اس بروجرامي شي مرونيه كزار زور يعني خلقك دتواني بكاربيني بشويه شي زور ساده واسان بويا اما تازه پیشتر فورمان هي داتامان هي كولكشن دتوانين تسبكين دتوانين بين داتا انتري طبعا براستان بيبلم زور خطوات كهي لو بيني بلام لو يدمانه بقينا ما بس تكون نجيش ما بس تخوم انا ما زال SPSS program what is the SPSS type of data entry in SPSS simple chart summary statistic او انا contingency table عندك تيست او انا بلام بيجو بتسمعوا موضوعي تحليلك بكارديني بيم بوش لسه داتا انتري يعني وات از ذا اس بي اس اس طبعا اس بي اس اس سوفت وير كا لصالح 2015 شركه اي بي ام كريوا لو استا او كهر فيرجن طبعا اخر فيرجن بيستو شاشه لكردستان لبردستمانه فيرجن بيستو شاشه اس بي اس اس بخش شركه كا اصلا كيلا امريكايا طبعا موقعي الرسمي www.spss.com يكسر دتيناو سايت الشركه كا بلام اي بي ام لقل اتفاق كد طبعا ملخصي مهمه بزاني انها برنامجك statistical package for social sciences او ناو اصليه كيتي طبعا جماعتي علمي اجتماع
ئەوان طبعا خەبیرەکانی وان یەکەم جار لە ساڵانی هەفتە ئەم پرۆگرامیاندا سەبر تەواوی کرد ئیستا شەریکەی IBM سەیری خوارەوەکەن ئێرە دەوێ ناوەکەی بگۆڕی عینەن SPSS سکولۆ موضوع مەسائلی مادیات و شتیوا زۆر میمە ناوەکە نەگۆڕێ Statistical Product and Service Solution هەموو ناوەکە دەوێ بکاتە ئێستا فەوە ئەسڵەکەیکی طبعا لە ساڵانی هەفتا و هەشتا وانە بە شێوەی دۆست نظامی دۆست ئیشی دەکرد لێتان نەشارمەوە لە نۆهەتەکان و بیدایەتی 2000 ئەمە هەر تحلیلێکی ئیحسایی هەبایە دەبایە زۆر ماندیبین زۆر ماندیبین هەتا تحلیلێکی بەسیط بکەین ببورن فەوە ناوەکەیتی بەڕێزان شتێکی زۆر مهم هەیە ئەم پرۆگرامە وەبزانم من حازرم کردێ سەیریکە ئەگەر بیکەوە طبعا ناچمە ناو مەوزوعی کوستار هەر لە ستارت SPSS بنووسە دەبی سێت ئاب بکرێەوە ئەمە واجهەکەیتی واجهەکەی بەڕێزان واجهەکەی ئەم داتایەکی واقعیە لە ناو پرۆگرامەکە هەیە ئەمە داتای پێ دەڵێن باشە طبعا داتا تعریفی لەوەی دوابزانین داتا چیە داتا بریتە لەو جوابدانەوە بۆ نمونە ئێستا ئەم خاڵە مەسەڵەن جێندەرە وتی مێڵ ئەوی تر وتی مێڵ فیمێڵ وهاکەدا ئەمە لەدایک بوون ئەمە ئیدوکیشن ئەمە جۆب کات ئەمە سەلاری ئەمە سەلاری بیگنینگ ئەمە جۆب تایم ئەمە پریڤس ئەمە ماینۆرەتی ئیلە ئاخری ئەمە داتایەکی ئێعتیادیە ئەم داتایە واجهەی ئەم پرۆگرامە زۆر گرنگە بیزانی ئەویش ئەوەی خوارەوەی لە پێشمانە ئەمە پێی دەڵێن داتە ڤیو شوێنی چیامە شوێنی ئیدخالی بەیاناتە بەڵام شتێکی زۆر مهم هەیە لێرەژەوە ئیشارەتم پێ کردووە دوو دەتوانم بڵێم سێ شاشە زۆر گرنگە لە SPSS سێ شاش ئەم شاشەیە پێی دەڵێن ئەلێرە دائیمەن لە تایتل بارەکەی دەمسێت داتە ئیدیتۆر دوو شاشەیە خۆشەویستان ئەو زۆر گرنگە بزانی دوو شاشە لە خوارەوە نووسراوە داتە view and the variable view ئەم دوو شاشەیە برای یەکترن ئەوە بە بێوەی نابیتن با نمونەکتان بۆ بینەوە من هیچ نازانم لە ئیحسای یەکسەر هاتم داتام لێرە داخل کرد لەولایە دوو سێ ئەو فەقیرە نامناسی دەڵێ تو چی کاکە دەڵێ با ناوەکە لێ بنێم ناوی لێ نام ڤار 000 دڵ کاکە دەبی ناوت هەبی تۆ دەبی شتت هەبی لۆیێ کە دەبل کلیکی لەسەر بکەمیان بچمە ڤارێبڵ ڤیو فەقیرە لێرە خۆی تعریف کردێ بۆی لێرە ناوی لێ دەنم با بڵێ با بڵێ ناوی لێ دەنم ئێکس فەڕێزان ناوم لێنا ئێکس کە چوومەوە ئەولایە دەبینم ئێکس حازرە خۆشەویستان ئەوانە جەماعەتی علمی و هیومەن و علمی و ئینسانی کەویستم داتای داخل کەم لەولایە تعریفەکەی دەکەم ناچمە سەرەوانە ئەوە زۆر کاتی دەوێتن ئەوانە بەڕاستی بەس ئەم خۆی تعریفی دەکە مهمترین شت چیە لێرە مێژەر مهمە ئێستا دێمە سەری مێژەرەکە بەڵام یعنی هەر مامۆستا بۆ نمونە من دەمەوێت وایشم هەیە وای ئۆکەی لێرە هەر زۆر تەبیعی دەتوانی بنووسی وای عفوا سۆری لێرە مەثەڵەن ڕقەمەکانی وای دەنووسی خۆی بەڵام من دەتوانم بچم هەموو تعریفاتی وای بگۆڕم وای ناوی لێ بنێم ئەوە تایپی چییە ئەوەی چییە ئەوە دەتوانم ئەوەی دلێت بکەم بەڕێزان سۆری کەواتە داتە ئینتری کو دەبیتن لە ئیحسای ئەمە سوالێکی زۆر گرنگە ئەگەر فۆرمم لە بەردەست بوو بە ئەو سوالە لە ئێوە بکەم بەس دوایە جوابم دەنەوە ئایا ئەوها بە ڕۆ داخلی دەکەم یان بە کۆڵۆم سوالێکی گرنگەوە لەوە من نامێستا بتە مناقەش قوتابی خۆشەویستمان هەیە فەقیرەی دەچیت بە بزانە بە کۆڵۆم داخل دەکە کە ئەوە هەڵەیەکی زۆر گەورەیە بۆ هەر کەیسێک بۆ هەر فۆرمێک دەبێت تو هەموو سەری بەڵام طریقەی ڕاست کووە دەبی بە شێوەی داخلکەی بە شێوەی ڕۆ لۆ شخصی یەکەم مێڵە بێردێتەکەی ئەوەندە ئێجوکیشنی ئەوەی تەواو ئەو فۆرمە تەرقیمی دەکەم بە چەند بە ڕقم یەک و فڕی دەدەم تەواو کۆتایی وهاکەدا ئەوە کۆتایی ئەوە سەیریکەن ئەمە لێوەیە دێمەوە پاوەرپۆینتەکەی لێرە ئەوە ویندۆزەکان SPSS دوو ویندۆزی زۆر گرنگ هەیە لە SPSS ئەمە داتە ئیدیتەری پێدەرێن با وەختەکەمان ویندۆز شتێکە لە پرۆگرامەکان کە زۆر جار ئەم ویندۆزە هەیە بە تایبەت پرۆگرامە ئیحسایەکەم بەڵام لێرە بۆ analyze
descriptive بۆ نمونە frequency gender دۆزمەوە سنووسراوە viewer ئەم شاشەی viewer واتە شاشەی outputە ئەم شاشەیە دەتوانم تعاملی زۆر لەگەڵ بکەم کۆپی یەکەم بیبمە وۆرد کۆپی ئەس بای ئیمێج بای ئەکسل بە کەیفی خۆ دەتوانین بکەین بەڵام ئەم شاشەیە زۆر میمە سێ شاشەی سێەممان هەیە کە ئەوە بەڕاستی ئەمە ئەدڤانس ستاتیستیکە بەڵام پێم خۆشە بۆتانی باسکەم لە هەموو ئەمەش نقطەی زۆر میمە لە هەموو پرۆگرامە ئیحسایەکەن لای چەپمان هەیە لای ڕاستمان هەیە خۆشەویستان لای چەپمان ئەم ڤارێبڵانەیە کە وجودی هەیە لەنام ئەم داتایە لای ڕاستمان ئەکتیڤی ئەم تەحلیلە دەکەی تەحلیلەکەمان چییە ئەمە فریکوێنسی یعنی چ خشتەی دووبارە بوونەوە بزانم چەند کەسم مامۆستا دەتوانم لێرە هەمووی داخلکەم زۆر احتیاجی دەتوانانی ئەوانەی بەزاگەدار بەوانەی فریکوێنسی بۆ دەردێ بۆ نمونە ئێستا وەرە فریکوێنسی بۆی دەربینە هەر هەموو سەلاریەکە بە ڕقم بۆ دیتە خوارد بۆیە پێویستە بیکەی بچە بیکەنە گروپ داتە بەڵام من ناسمنا ئەو مەوزوعی لەبەرەوەی ئەوە مەوزوع بەڵام دەمەوێت ئێرەتان پێ بڵێم ئەم لایە هەموو ڤارێبڵەکانە ئەم لایەش هەموو ئەکتیڤ دەکرێتن ئەوجا بۆتم شاشەی یەکەممان چ بوو خۆشەویستان ئەو داتا شاشەی دووەممان چ بوو ئەوە بوو شاشەی سێممان زۆر مهمە لە هەر حرەکەیەکی ئیحسایی بیکەی عەفوەن لە هەر عەمەلیەکی ئیحسایی چمان هەیە لێرە بەڕێزان پێیستمان هەیە ئەم شاشەیە یەکجار زۆر گرینگە بەڵام ئینفۆرمێشن و معلومات لەلایەن توێژەران زۆر زەعیفە دەتبادای بگریم بزانین چ دەردێ پێیست ئەمە بەرمەجەی لانگویجی ئەم تەحلیلەیە یعنی سوال دەتوانم دەستکاری بکەم بەڵێ دەتوانین دەستکاری بکەم لێرە دەتوانم جێندەر و ئەو زیاد بکەم یەکسەر چ دەکەم لێرە ڕەنی دەکەم وەختەکەمان هیوەینێ تەحلیلاتی ئەمە بەڵام دەمەوێت سێ شاشتان پێ پیشاندەم ئەم شاشەیە تەمەشای ئێرەکەم بەڕێزان سینتاکس ئیدیتەر سینتاکس یعنی چییە شاشەی بەرمەجە ئەم شاشەی دووەم سێ شاشە دەمێ بزانن ئەم شاشەی ئاوتە ئەم شاشەی داتا ئیدیتەر دوو شاشەی فەرعی تێدایە بەڕێزان داتا ڤیو ڤارێبڵ ڤیو ئەلێرە یەک ملاحەزەم هەیە هەر ڤارێبڵێک دروستی دەکەی دەبی چت هەبی دەبی تعریفت هەبی ناکرێت تو بێ تعریف بچی یەکسەر داخلکەی وەچی ئێستا داتام لە خۆم داخل فەقیری خۆ دەم لێرە ئەگەر شتێک هەیە وەرە داخلی کە بۆ نمونە ئیجت هەیە ئیج باشەوە نووسی باشە ئیج چیە نیمەریکە بەڵێ لێرە ئەوجە بە دەردەکەوێستە دێمە سەر زۆری ڤارێبڵەکان و لەگەڵ مێژەکان یەکسەر دەتوانم ئیج داخل بکەم فەرمو بڕۆوێ زۆر ئاسانی 21 دیسیمەڵە ناشینە تۆ بە کەیفی خۆ دەتوانیت لێرە دیسیمەڵە چەندە دووە بڕۆ بیکە سفر ئەمە داتایەکە طبیعی هاتەوە سیڤی کەم سیڤی نەکەم دائما بە معلومەیەکی زۆر گرنگتان دەمێت لە SPSS هەم پرۆگرام ئیحسای طبعا پرۆگرام ئیحسایەکان لەبیرم کرد پرۆگرامی SPSS تەتیگراف مینیتاپ ساس جەماعەتی زراعی زۆر بکان مینیتاپ ئەوانە هەم پرۆگرامە ماتلاب ئەوانە هەم پرۆگرامی ئیحسایی زۆر بەزوتم لۆ بزاد ئەز لێرە زۆر گرینگە قوتابیان داتاکەکەی ئەسڵەکەت با ببینێ زۆربەی قوتابیانی خۆشەویست ئەسڵەکەی دەست لێ داوە لی تێکچۆ لۆیە دەبی ئەسڵەکەت بمینێ ئەگەر ویستت دەستکاری بکەیت چ دەکەی ئێستا سیرکەن من دەمەوێت ئەو ئەیجە زیادکەم بەس من داتای خۆم هەیە چ دەکەم دەڵم کاک سیڤ ئەس ئەو داتای نوێیە هەتا ئەسڵەکەم ببینێ سیڤ ئەس بەناوی بۆ نمونە ئەی لە چێندەر بۆ نمونە لە دێسکتۆپ دۆمی دانێ ئەو ئیستا ئەوە بووە ئەی سیرکە ئەدی ئەویت کە توانی لەوێ مایە ئەو ئەسڵی داتاکێ خۆتە بۆیە تعامل لەگەڵ داتە دەوی بە شێوەیەکی واضح و گرنگ دابیتن نەک بە کەیف خۆت دەستکاری بکەی دوای بڵ ئەندوڕێ دوو ئەندوڕێ دوو ئەوانە لێرە فەرقی نییە لەگەڵەوەکان بەڵام تۆزێک ئیزعاجە بەڵێ بەڕێزەکەم بۆ کلێر بکرد تاوە احتیاجە فەئەمە داتایەکەمانە بە بچینەوە سەر پرزنتیشنەکەمان فەهان تەماشاکە من دوو شاشم دانا و ڤیوەر و ئەوە وەنیە عملی کۆتیک عملیەکی زۆر میمە لۆی بەخصوص
داتا كودينج لا SPSS چۆن کۆدینگی داتا دەکەن سوالێکی زۆر گرنگە کوی کۆدینگ بەکاربێن خۆشەویستم لە جەیەک کە پێویستم هەیە کۆدینگ بەکاردێن بۆ نمونە لە جێندەر پارێزگا پێویست پێ بڵێ بۆ نمونە لە H ئەگەر ویستم بیکەم بە گروپ پێویستم بە کۆدینگ کەواتە کۆدینگ عملیەکی زۆر سەهلە لە SPSS کە ئێوە دەتوانم بێمە ئێرە بۆ نمونە با بڵێن ماینۆریتی یەسونۆم داکێ یەسونۆ سیرکە ماینۆریتی دەچێت چێ ئاگدار بە لە ماینۆریتی چمان هەیە value what is the meaning of value کلیکە بکەن چیک بۆکسی هەیە نووسرا value label what is the meaning of value label دەڵێ فەرموو کاکە تۆ چت دەوێ تۆ ئەگەر سفرت داگر لەو ڤارێ بڵێ یعنی نۆ دەردەچی تۆ ئەگەر یەکت داگر یەس دەردەچی نۆت داگر میسینگە زین وایە قسەکەی تەواوە دێمە خوارەوە بەڕێزان ئەوە خوارەوە ئێرە بۆ نمونە ڕقم یەک دادەگرم ئینتەر یەس ڕقم دوو دادەگرم ئای ڕقم دوو نییە بەس کە زیرۆ دادەگرم دەبیت کۆدینگەکەی یاکەواتە ئەو کۆندیگەی لێرە دایتم ئەو کۆدینگەی لێرە دایتمێ دەبی نفسی ئەو کۆدە بیکەم بۆیە ئەمە عملیەکی دەتوانی یعنی تطبیق کەمە مثلا 0 و 1 و 9 3 مثلا 3 شتێک کەمە جوابش کەمە ئەی دەکەم لە هەر جەیەک سێ بنووسم چ لۆ دەردێ خۆشەویستان لێرە دەیکەم بە سێ دیتت ئەی دەرا واکەدا ئەوە عملیە کۆدینگ عملیەکی زۆر مهمە ئەگەر دوایە پرسیارشتان هەبوو بە سەرچاو ئەوە شار نفسی شتا و قسانی کردم دەڵێ لە جیاتی ئەوەی نەمبەر سوالێکەیە ئەو عملی لۆ چ خۆشە بە ڕێزان ئەوە زۆر مهمە ئەم شتە لێرە چمانەیە ئەوە تەڤایل ئەی ئەلفابێتیکەڵ لەگەڵوە کە دای دەگرم 1 و 0 دەردەچیتم کەواتە لێرە لە باتی بچم بنووسم یەسنۆ چ دەکەم بەڕێزان لە باتی یەسنۆ چدا دەگرم دەتوانم بە کەیف خۆم بەز ڕقمدا ئێستام لەسەر کیبۆرد چدا دەگرم بەز ڕقم تەماشاکە ئەوە عملیەی چ داخل دەکە عملیەی داتە ئینتری زۆر ئاسان دەکات یەک دوو غەڵەت بکەم 2 0 ئەوە سێ سفرمانێ زیرۆ دیتت ئەوە عملیەیەکی زۆر ئاسانە چ لێ دەکاتن عملیەیەک یعنی بە تایبەتی بۆ وەقت قوتابیان دەڵێن وەقتمان نییە ئەمە زۆر گرینگە خۆی بەڕاستی زۆر لەسەر پرۆگرامەکەش نەڕۆین لەبەرەوەی ئەمە هەدەفێکی کەمانەیە کە ئێوش داتە ئەنەڵایزە بە بینەوە ئێرە کەواتە خۆشەویستان شتێکی زۆر مهم هەیە دەمێ پێتان بڵێم تایپ ئۆف داتا بە تایبەتی لە SPSS هیچ ئەم سێ چینەی بۆ من خۆی ئەمە سێ تایپمان هەیە بە شێوەیەکی گشتی سکێڵ و نۆمینەڵ و ڕانکینگ ئۆردەر عفوا ئۆردینەڵ نەک ئۆردینەڵ لەگە ڕانکینگ یعنی ئۆردینەڵ مەبەستن لەگەڵ سکێڵ نۆمینەڵ و ئۆردینەڵ و سکێڵ با لە ئەخیرەوە دەست پێ بکەم سکێڵ یعنی چن سکێڵ یعنی بەڕاستی اختصاصات علمی دەبی هەر هەمومان تێبگەین کە دەکات داتایەکی ڕقەمی کەمی بۆ نمونە H 20 21 22 ئەوە سکێڵە نۆمینەڵ و ڕانکینگ داتا ئۆردینەڵ چییە ئەم داتایە بەڕاستی لۆ شتێک بەکاردێکە ئەویش کوانتیتیتیڤ نەبی کوالیتیتیڤ بی بەڵام فەرق چیە لە بینە نۆمینەڵ یعنی بە عەرەبی یعنی ئسمی بە کوردی یعنی ناوی بۆ نمونە کۆد لێرە ڕێخستن دەوری نییە بۆ نمونە جندەر دەتوانم 1 و 2 بدەمێ ئەرێ سوالم هەیە دەتوانم 2 1 بدەمێ زۆر طبیعیە کەواتە لێر ڕانکینگ هیچ سوودی نییە بەڵام ئی دووەممان هەیە هەندێک ڤاریبڵمان هەیە ڕانکینگی پێویستە کە ویستیە بۆ نمونە تەقدیری تەڵەبە گوت very good excellent کۆدەکەی کو دەبیت 1 2 3 دەتوانم 2 ببەمە 3 ئەو فەرقەکەیتی ئەمە لە SPSS زۆر بەوازحی دەبی تەحدیدی کەی بەڕێزان ئەوە تا لە چێندەر لە مێژەر تەماشاکە هەتا شێوە ئەوانە زۆر زیرەک بووینە شێوەی وەی بە مەستەڕەیە شێوەی وەی ئۆردینەڵە وەکو قادرمە یعنی کۆدەکە گرین بەڵام نۆمینەڵ هیچ کۆدی ئەوەی نە بەڵێ بەڕێزان ئەوە هەرسێ ئەمە باسم کردی دوایە ئەوەتان لۆ دادنێم ڕەنگی مێژەر مێژەریش طبعاً دوو جۆر داتای گرینگمان هەیە کەویش لە مێژەر واتە لە عەفوەن لە سکێڵ کەویش چییە ئینتێرڤەڵ لەگەڵ سۆری ئینتێرڤەڵ لەگەڵ ڕێشیۆ
فرق چێ لە بینی ئینتێرڤەڵ ئێستا مەسەن مستەوە دەکا لەگەڵ ڕێشیۆ سفر لەوێ مانای نییە بەڵام لە ڕێشیۆ مانای هەیە سفر ئینکەم یعنی هیچی نییە تێدەگەی بەڵام لەوەی لێمان تێگنەچی ئینتێرڤەڵمان هەیە لەگەڵ ڕێشیۆ فەرقەکە چیە لەوێ لە ئینتێرڤەڵ سفر مانای نییە بەڵام لەوێن دەر بێمانایە لە ڕێشیۆیەکە ناتوان هیچ سفر هایت هیچ وجودی نییە بەڵام دەرەجەی دەکا سفر ئینتێرڤەڵەکە دەتوانێت ینی مانای هەیە ینی هیچ دەرەجەی دەکای نییە بۆ نمونە نمونەیەشتر سفر سیلیزی دەرەجەی تمپریچەر مانای هەیە یان نە مانای هەیە کەواتەوە ئینتێرڤەڵە بەڵام ڕێشیۆ نا مانای نییە مەثەن معنای سفر ئینکەم فامیلی سایز سفر نا بۆیە ئەمە دەبی ئاگادار بین ئەمە دێمە سەر مەجموعەیەک ئەنەڵایزی زۆر بەسیط کە دەمەوێت یەک لەو ئەنەڵایزانەی کە بە شێوەیەکی ئێمە بە شێوەیەکی زۆر ئەوە سەیری دەکەین بە شێوەیەکی بڵێن سادەیە هیچ لە گۆڕێ نییە بۆ نمونە فریکوێنسی تێبڵ فریکوێنسی تێبڵ خۆشەویستانە فریکوێنسی پرسنتج ڤالید پرسنت کۆمپلیت پرسنت من نامەوێت هەموو شەڕکەم بەڵام بەسەری فریکوێنسی دووبارە بوو بۆ نمونە لەم داتایە من 216 فیمێڵە 200 پرسنتجەکەی دەرهاتوە کو دەرهاتووە ئەمە دابەژەمە جاران سەدوانیە پرسنت ڤالید پرسنت ئەگەر میسینگ هەبوو لێرە ڤالید دەگۆڕێ ڤالید یعنی حەقیقی ئێمە میسینگمان یەکەواتە ئەوە یەکسانە بەوە کۆمیونیتیڤ ئەمە کۆ ئەوە دەبتەوە بەڵام یەک شتی زۆر گرنگە من کوێشنێرێکم هەیە ئەمە بە ئەو معلوماتە نوێتان بدەمێ لێرە بۆ نمونە ئەو کوێشنێرەکەمە سێ ڤارێبڵەک خۆشەویستان دەبی بزان چ ڤارێبڵەک پێویستی بە فریکوێنسی تێبڵە عادەتەن ئێستا جێندەر دەمەوێت بڵێ جۆب کات دەمەوێت ماینۆرەتیش دەمەوێت لۆ لەبەرەوەی کۆدینگیان هەیە بەڵام ئەوانە خۆشەویستان ڕقەمە سکێڵە سکێڵ تحلیلی جودایە لەگەڵ کرد دەچمە ئەنەڵایز زۆر بەبەسیتی دیسکریپتیڤ ستاتستیک ئەم دووە فەرقیان هەیە بەڵام ئێمە لێیان دەزانین چمانە فریکوێنسی و دیسکریپتیڤ سەیری کە فریکوێنسی بەڕێزان جێندەر پاشان دادنێن جۆب کات عنوان وەزیفی پاشان بۆ نمونە هەیتمان ماینۆرتی ئێستا دەبیت چەند تێبڵم داتێ سێ تێبڵ یەک دوو سێ ئەوتە جێندەر ئیمپلۆیمنت کاتەگۆری ماینۆرتی کلاسیفیکیشن ئەمان ئیمپلۆیمنت ئەمە شتێک جوان بەڵام ئەوە معلومە نوێکێ من هەر تێبڵەکە دویست لە SPSS دەچێ ئەنەلایز ئاگادە لێبی ئەمان شتێکی زۆر زۆر خۆشە تێبڵم هەیە چمان هەیە کەستەم تێبڵ دائما مشریفەکە ئێستا ئەگەر ئەم کوێشنەریە وەختم کەمە دەنێت کوێشنێریشی 100 سوالە خۆشەویستان 100 سوال چەند تێبڵت دەبیتن تۆ 100 تێبڵت دەبیتن 100 تێبڵ مشریفەکە دەری بڕۆ کاکە کورتیکەوە بڕۆ کورتیکەوە هەمووی بکە یەک تێبڵ کو بکەم دکتۆر کو ئەو 100 تێبڵی کو دادنی فەقیری قوتابێکەژەتی یەک بەدەستی ئەم تێبڵانە هەمووی دەمز دەکا و نازت نا لێرە بۆیە دەبی ئیلمامێکی جوانمان هەبی لە داتا ئەنالاز تێبڵ چمان هەیە کۆستەم تێبڵ داتایەکەم بۆ بکە ئەمە شتێکی زۆر زۆر میمە بەس داتایەکە دەبی چبی گاتەگۆری بەڵێ گاتەگۆری مەثەلەن ئێستا جێندەر دەهینمە ئێرە ها بەدەست جەماعەت بەدەست هینام دەڵێ کاونتت لۆ دەبینمەوە بەس بەڵام ئەمنە خوبەڕای حسا دەڵێن شتی کەشمانەیە بۆ نمونە تێبڵ پرسنتجم هەیە تێبڵ ناوەڵە پرسنتجشم لۆ دەبێت کە زۆر بەتان ئیشتان پێە دەچمە جێندەر ئەپلای سلێکشن ئەوە بۆی زیاد سەیری کە ئەمن چی کەشم هەیە جۆب کاتم هەیە ئەگەر ئەوە دەتوانی سۆری ئەمە لۆی دیار جۆب کات ئەهان دەینی لە بنەوەی دایدنی واضح جەماعەت لەگەڵ ماینەرتی ئەوەش ماینەرتی دیتان دەبڕۆ ئۆکێکە زانێت چی بۆ من کرد واضح لاتان تەماشا دەکە یەک تێبڵە زۆر بەبەسیتی جێندەر فیمێڵ کلەریکال کەستدڵ لەگەڵ مانێجەر نۆیس ئەو ئەیەکەمان لەوێ زیاد کرد دەرچوە لەگەڵی کەواتە یەکسەر تێبڵەکەی پێمدا بەڕێزانە تا ئێرە وابزانم زۆر طبیعیە ئیشکالمان تێدا نەبوو لە ئەوەکەی لە ئەوەکەی بەس مەجموعەک مقایس هەیە لە ئیحسای زۆر لاتان ئەوە سنترال تەندەنسیمان هەیە ئەنجا سەبەر پێدادێم ئەمە لە فریکوێنسی تێبڵ ئەو نقطەتان لەبیر نەچیتن قوتابیانی بەڕێز دائیمەن لە
لێشتان نەشارمەوە لە بەحسی علمی نوێ لە بەحسی علمی نوێ بەڕاستی قەت نەمدیتێ 100 تێبڵ لە دوایە بن نە ئەوها دیتیتم ئەوەی دیموگرافیە ئەوەی یەکسەر لە کۆڵیکەوە بە یەک تێبڵە ئەوە مهمە خۆشەویستان سنترال تندنسی گرنگمانەیە مین و مۆد و میدیان جیاوازینە نە ئەوڵە ئیشیان چیە ئەمانە ئەوانە خۆشەویستان هەرسێکیان ئیشیان دۆزینەوەی سنترڵە بە لوغەیەکی وازحتر ئەڤەرج بە لوغەیەکی هەم وازحتر معدل بە لوغەیەکی وازحتریش يعني معدلي داتايا فاريبل کە تۆ ئیشی لەسەر دەکەی مین بۆ نمونە مین ئیجم هەیە بۆ نمونە مۆد میدیان ئەرە خێرە مۆد و میدیان بە کورتی مین و مۆد و میدیان هەرسێک ئەویشە دەکەم بەڵام مشکلەتمان هەیە مین ئەگەر داتایەکە هیچ مشکلەی نەبی نەخۆش نەبی لۆ داتا نەخۆش دەبی وەڵا ئەرێوەڵە نەخۆش دەبی من بۆ نمونە لە شعبەیەک چل تەڵەبەم هەیە 38یان پۆلی یەکی ئیبتیدائیە دویان تەڵەبەی جامیعەنە تەمەنیان ئەگەر مین ئەڤەرێجەکەی بدۆزمەوە مین ئەیجەکەی بدۆز مین ئەیجەکە عەفوان یەکسەر ئەم ئاوتلایەرە تەئسیر لەوە دەکات بۆیە ئیحسا حەلی بەدیل چی وت تکاکە میدیان بەکار میدیان لەوە داتاکەی ڕێک دەخی سەر بەژوو یان سەر بەژێ واتە ئەسێندیگ ئۆر دسێندیگ کلکەکانی سەری خوارێ هایست و لۆست فڕێ دەدە بەس ناوەندەکەی وەردەگیت کەواتە هەر منداڵەکان دەبن مۆد چییە مۆد لەگەڵ داتایەکم هەیە بۆ نمونە میل فیمیل ئەوە ئێستا جندر یەکێک پێم ئەفسۆری یەکێک پێم دەڵە کاکە ئەوە زەحمەت نەبی ئەمە بێدا ئەمە چۆن ئەڤەرێجی وی ئەرە جەمعەت ئەڤەرێج بۆی دەدۆرێتەوە ئەڤەرێج تەبعاً قانونەکەی سەمێشن ئەکسای دیڤایدد بای ئێن بەڵام ئەوە کۆدینگە بۆیە ئیحسا عیلاجی بۆی دۆزیتەوە چییە ئەوە تعریفەکەی چییە the most frequent value in the distribution ئەو قیمەتەی زۆرتر دووبارە بوویتەوە ها چیان زۆرتر دووبارە تازە دەرمانینە بابزانم چیان دەتوانین مۆدیشی لۆ دەرمین بەڵام مەجالەکە کەمە تەماشاکە لێرە کەواتە معدلی ئەم داتایە چییە مێڵە لۆ لەبەرەوەی مێڵ زۆرتر دەچێتواتە مۆدەکەی ئێکوال مێڵ معنای چییە مۆد کەواتە دەتوانین بڵێ زیاتر دووبارە بوونەوە ئەمە لە چی ئەم ئیشان دەکەی ئەنەلایز خۆشەویستان دیسکریپتیڤ ستاتستیک فریکوێنسی شتی دایتی بەڵام دیسکریپتیڤ مهمە بۆ نمونە چم هەیە تەماشاکەن بە سەریعی بۆ نمونە سەلاریم هەیە بیگینینگ سەلاریم هەیە لەگەڵ جۆب تایمیشم هەیە ئەمە ئۆپشنە مینیمام مەگزیمام ستاندەرد دیڤیشن ڤاریەنس ڕێنج ئەوانە بە هەمووی سۆری ئەوانە بە هەمووی دەتوانی یەکسەر داوایکەی ئۆکەی تەماشاکە هەر هەمووی بە یەک کلیک هەموو ئینفۆرمێشنێکیدام بزانە کەرن سەرەلەی چەندە مینیمایزەکەی ئەوەندەیە مەگزیمامی ئەوەندە مینی ئەوەندەیە مینی وەی چەندە 34 بینگینگ چەندە $17,000 بۆ نمون وهاکەدە ستاندەرد دیڤیشن لەگەڵ ڤاریەنس لە هەموو ئیحسا یەک لە پێوەرە هەرە گرنگەکان بۆ هەموو زانستەکان خۆشەویستان پێوەری مینە ئەڤەرێج معدل هەمومان لە دوای دەگەڕین لۆ فەلسەفەکەی لە چدایە خۆشەویستان تۆ قوتابی 26مان هەیە دەچینە جێ وەردەگرتەوە 7 دەرسی هەیە ئەرە جەمعەت کە پێی دەڵێ ئەرە چ بوو چت کرد ئەو چ پێ دەڵێ لە کوردی 7 ئامینە لە ئینگلیزی 8 ئامینە لە ناوەت پێ نابێ دەڵێ کاکە 7 بوو معدلم کەواتە بە یەک ڤالیو دەتوانی تعبیر لە 1 ملیۆن ڤالیو بکەیت ئەوە تا داهاتی کەسی ئێستا دەتوانین لە هەرێمی کوردستان بدۆزیەوە بزانین بە معدل داهاتی هەر مۆزەفێک بە شێوەیەکی گشتی چەندە $300 $700 بۆیە لە دەوڵەتێکی ئۆروپی احتیمالە داهاتی ساڵانە مەسەلەن چەند $1,000 بیتن یان چەندە $1,000 بیتن بەڵام لە دەوڵەتێکی ئەفریقی مونچینە نەگاتە $5,000 هەر ساڵەکەی هەمووی نەگاتە 25 عەفەن $2,500 بەو ڕقەمەیە تۆ دەتوانی ئەوە بکەیت يعني dispersion variability مان هەیە چمان هەیە طبعا یەک عفو کەن ئەمە سنترەڵە dispersionەکەش واتە variationەکەش بەڕاستی گرینگە بیزان کە ئەوە یەکجار زۆر گرینگە کە ئەوش چمان هەیە لە variance-مان هەیە لەگەڵ standard deviation variance و standard deviation دوو مقیاسن چ دەدۆزنەوە پێمان دەڵێن
دووری واتە ڤارێشن لە بینی داتایەکە زۆریان کەمە لۆی لە مێشکتان نێزیکی کەمەوە دوو تەجروبەم هەیە یان دوو دائیرەم هەیە بڵێن دوو ئۆفیسم هەیە سەلەرەکانیان وەردەگرم سەلەری مۆزەفەکانیان ئەگەر ڤارێشتنم دۆزیەوە لە سەلەری دائیرەی ئەی دیتم ڤارێشنەکە یەکجار گەورە دەرچوو ئیبی دیجەوە گچکە دەرچوو لێرە دەمانای چییە واتە لە سەلەری ئۆفیسی ئەی ڕاتبەکانمان یەکجار دوورە لە یەکتر بەڵام لە سالاری ئەگەر ڤارێشنی کەم دەرچوو چمان بە دەردەکەوێت بۆمان دەکە ئەگەر ڤارێشنەکە کەم دەرچوو مانای وەیە سەلاریەکەیان لە یەکتر نێزیکە بۆیە ڤارێشن شتێکی گرینگە طبعاً بە شێوەی علمی ڤارێشن کو دەدۆزێت summation xi minus x bar square n minus divided by n minus 2 n minus 1 عفوا standard deviationەکەش ڕەجی وەرگرە ڕاست دەپسەلێن ئەو سوالە لە ئاخیری بکەن ئەرە خێرە بەس ڕەجی وەرگری دەبتە standard deviation کاتوانە کوڕەما من variance چۆن دەدۆزرێتەوە summation xi minus x bar square دابەشی n minus 1 کە x دەدۆزرێتەوە تەمی deviation squareەکەی دەکەی تاوا دەدۆزیەوە ئەدی کە ڕەگت وەرگرت یەکسەر چ دەردەچی یەکسەر standard deviation ئەو ڕەگە بۆ چیە ئەوەدا بامێنێتەوە ئەمەش هەمان شت بەڕێزان ئەمە قیاسانە هەمووی لە چێ هەیە analyze لە چێ هەیە لە descriptive statistic ئەوەتە هەر هەمووی option دەکەیەوە ئەمە هەموو range standard sequences courses إلى آخره ئەمە بەڕاستی باحث توێژە زۆر ئیشی بەم ئەوە دەبیتن دەمەوێت تۆزێک سەریع بم لەوەی وەختەکەمان وابزانم تەواو بەڵام بەڕاستی ئەمن لە نیوەی تازە دەگەمە نیوەی بەڵام با سەریع هەندێک چارت هەیە زۆر میهمە لەو توێژەر یەک لەو چارتانە بۆکس پلۆتمان هەیە بۆکس پلۆت چارتێکی یەکجار زۆر گرینگە ئەو داتایان پێپشان دەدە بزانین ڤارێشنی هەیە یان نییە ئێستا ئەمە داتای چییە کەرنت سەلاریە بەنسبەت چیە مێڵ و فیمێڵ خۆشەویستان ئەلێرە هەست دەکەم مەجموعەیە قیەم شاسێ واتە هەندێک کەسێ ڕاتبی بەرزە ئەوە نۆرمەڵەکەیتی بەڵام هەر لۆ معلوماتان ئەم وێنەم بۆ داناوە هەر تێست هیچ تێستێک نابی بکەی هەتا ئەتوو تەماشای سەیری بەیاناتی خۆت نەکەی ئەم بۆکس پلۆتە ئەمان ئێرە خۆشەویستان ئێرە ناوەڕاستەکەی میدیەنە ئەمە کیوەن ئەمە کیت و کوارتایل وان کردن ئەگەر ئەم خەتە کەلتە ناوەڕاست ئەوە تەوەقوع دەکەم ئەم داتایە من نۆرمەڵە کلمەی نۆرمەڵ زۆر بەکاردێن ئەم پارچارتە پێویست بە شەرح ناکە پای چارت چمان پێ پیشانداها ئەوە مەثەلەن ئەمە عنوان وەزیفەکانە کلێریکەڵ لە هەر هەمویان زیاترە دەتوان پێسنتج پیشاندەین بە هاکەدا یەک لە شتە هەرە گرنگەکانی کە بەڕاستی پێویستمان پێ دەبی لە داتا ئەنەلایز سوالێکی ئەمەی خوارەوەی بەڕێزان داتام کۆ کردەوە داتام ئینتری کرد داتام حازر کرد سکرین داتام کرد هەر معلوماتە چی مهمیشم لەبیر کرد لەولایە دەتوانی سکرین داتا زۆر زۆر گرینگە سکرین داتا معنای چێ بە فریکوێنسی سکرین داتای بکەیت ئەوەی لەبیر ناکەن کو مەثەلەن ئێستا ماینۆرەتی سکرینی بۆ دەکەم علاقەت نەبی فریکوێنسی بە سکرین داتا بزان چە مهم ئەمان شاکەن ئەو ئەیە چیە لێرە ئەیەکم زیاد کردە ها لێرە ئەیەکم زیاتر بۆ نمونە سێم دانا سێ ئەیە باش کە دەچم فریکوێنسی ئۆکێ دەکەم ئەی دەرکرد ئەی چییە نێسە نێوە نۆیە کەواتە هەڵەیەکم هەیە باشە غەڵەتم کردیە ئەمان لێرە کۆدی ئەوەم بەکاریە ڕیمۆڤ ئۆکەی ئەدی ئەو قوربە سەرە لێرە چی لێدی ئەو کێسە دەبی بیکەوە چەند بۆ نمونە بۆچی خۆی چەند بووە ئەمە سکرین داتای پێ دەڵێن باشە بەڕێزان لێرە سوالەکەی دەکەم کە لۆی پێشە بچمە ناو داتا ئەنەلایز سوالەکە زۆر گرنگە دەیکەم سوالەکە بە سیغەیەک وەڵامەکەی لە خۆمەوە دەویستم من داتام حازرە داتام ئینتری کردیە چ بکەم تەحلیلێک بەکاربینم ئەمە سوالێکی یەکجار قورسە وەڵڵاهی بەو سوینارەی تەواو نابیتن بەڵام هیوادارم بە کورتی تێت بگەینم کە چ بکەی باشە بەڕێزان مهمترین نقطە کە نابی لەبیرتان بچی زۆر بەی توێژەرم بینی ئەیمی نییە ئەیمت چیە تۆ دەتەوێت چ بکەی جەماعەتی بایۆلۆجی دەتەوێت چ بکەی لەم تێستەی کە کردوتە لەسەر جورجەکان دەتەوێت بگەیت چ دەتەوێت کۆمپێر بکەی بینی گروپ ئەی بۆ نمونە ئەو حەبەت دایتێ ئەم تریتمنتە دایتێ لەگەڵ گروپ بی باشە بۆ نمونە جەماعەتی طب
تۆ چ دەوێ میدیسن ئایا دەتەوێت بینی ئیج گروپ بۆ نمونە گروپی منداڵم هەیە لەگەڵ گروپی گەنج دەتەوێت ئەو دەرمانە بزانی ئیفکتی دەتەوێت ریلیشنشیپی بدۆزیەوە بینی ئەمە و ئەمە جەماعەتی إلى آخره جەماعەتی هیومان بۆ نمونە دەمەوێت بۆ نمونە جەماعەتی ئەدمنستریشن یعنی ئیکۆنۆمیک یان ئیدارە بۆ نمونە دەوێت دەڵێت دەمەوێت بزانم ئایا کەفاءەتی مۆزەف پەیوەندی هەیە بە تحفیز واتە هەدا و مکافعی بدێ کەفاءەتی چی لێ دێ دەبی ریلیشنشیپ بدۆ کەواتە خۆشەویستم aim ئەوە لەکنە خۆت دەنووسی aim of study دووەم لە جەماعەتی هیومن لەبیری ناکەن hypothesis گریمانت دەبی هەبیتت گریمانم چیە پەیوەندی هەیە نێوان یەک و x2 پەیوەندی نییە بینی x1 و x3 پەیوەندی هەیە پەیوەندی ئەوە هەموو گریمانەی تۆیەکە بە حز دایدنێتن کەواتە ئەمە زۆر زۆر گرینگە خۆشەویستان ئەم ئەیمە ئەم چی پێ دەڵێن هایپۆتسە ئەو پێ دەڵێت تێستێک دەکەی ئەوە زۆر زۆر گرینگە ئێستا بە سەریعی مەجموعەک شتان بۆ باز دەکەم چینە تۆزێک دەچمە ناو ئەدڤانس ئەوی لە من دەگا ئەوە زۆر زۆر پێ خۆشحاڵم ئەوەی لە منیش ناگا بەسەر ئەو چاوانە پرسیار بکە من جوابی دەمەوە تۆزێک دەچمە ناو ئەدڤانس داتایەکەم تەحەکومم پێ دەکاتن چ ئەنەلایزێک بەکاربینم خۆشەویستان دەی من وەکووتم دەمەوێت کۆمپێر مین بکەم کۆمپێر مین یعنی دەزانن چییە واتە بەراورد نێوان دوو گروپ بین بکەم گروپ مین چییە مامۆستا بۆ نمونە من مێڵم هەیە فیمێڵم هەیە باشە و دەرەجەشم هەیە سکۆرم هەیە دەرەجەی ئەم قوتابیانە سوالە کاتە بەرچاوم ئایا مستەوای سکۆری دەرەجەی ئیمتحان مستەوای کوڕەکان و کچەکان وەکو یەکە لێرە دەبی چدا منێ خۆشەویستان هایپۆتسس لە هایپۆتسس دوو هایپۆتسمان هەیە نێل هایپۆتسس لەگەڵ ئالترنتیڤ هایپۆتسس نێل هایپۆتسس یعنی نۆ دیفرنس ئالترنتیڤ واتە دیفرنس هەیە با بەیمکەینەوە کوردیان عەرەبی خۆمان یعنی نێل الفەرضیە صفریە واتە جیاوازی نییە لە بینی کوڕ و کچ ئەدی فەرضی بەدی نا جیاوازی هەیە باشە چۆنی دادەنێن میو مێڵ ئیکوەڵ میو فیمێڵ ئەمە چیە ئیکوەڵ یعنی چی یەکسانە کەواتە نۆ دیفرنس h نۆتەکە ئەوە h1ەکە میو مێڵ ئەوە بڵای بریا ئەوەمان هەبای وایت بۆردمان هەبان زۆر خۆشتر دەبوو بەڵام هەر انشاءالله لەوەی دێت میو فیمێڵ ئەفۆ مێڵ یەکسانیە بە میو فیمێڵ چ تێستێک لێرە بەکاردەین خۆشەویستان لە ئیحسای وەختە بڵێم ئەو قسەی ئێستا دەیکەم لە هەمووی گرنگترە لەو سمینارە لە ئیحسای ئەگەر کۆمپێر مینت هەبوو بە هەموو اختصاسەکانتانەوە فیزیا کیمیا زراعە إلى آخره ئێستا دێمە سەر مەوزوعی زراعەش برادرانی زراعە مثلا ئەوان هەمووی چیان هەیە قطع تەجریبیان ئەکسپریمنتال یان ئەکسپریمنتال دیزاین ئەکسپریمنتال دیزاین چی دەوێتن کۆمپێری دەوێت بینی ئەو قطعە و ئەو قطعە و ئەو قطعە کەواتە تی تێست بەکاردەینی تی تێست ئەگەر یەک سامپڵت هەبوو یان دوو بووە سێ سامپڵ یەکسەر ئەنۆڤەت پێویستە جوان لەگەڵم بێت ئەدی مامۆستا ئەمن حەزم لێ ریلیشن دەربینم خۆشەویستان ریلیشن ئەمە سوالە لێ دەکەم ئێستا هەر هەمووتان اختصاصی خۆتان بینە بەرچاوتان داتایەکە چیە خۆشەویستەکەم سکێڵە یان ئۆردینەڵە یان نۆمینەڵە دەی ئەگەر داتایەکەت سکێڵە ئەوە کۆڕلیشن زۆر بەسیتە ئەوەتە کۆڕلیشن بایڤێریەت ئەوەتە بایڤێریەت ئەوەتە مەثەلەن سکێڵەکەی داخل دەکەم بۆەوە داخل ئەگەر داتایەکەت ئۆردینەڵە ئۆردینەڵ تەکید دەکەم ئۆردینەڵ دەبی تێی بگەیت ئۆردینەڵ ئەو داتایەکەوە ڕێخستنی هەیە بۆ نمونە گود ڤەری گود ئەوە ئەمە چ بەکاردێنین سپێرمان ڕەنگ کۆڕلیشن دەگۆڕێ ئەدی ئەگەر داتایەکەم نۆمینەڵە ئیستە باحث هەمووی لێرە ستۆپ دەکاتن ئەگەر داتایەکەت نۆمینەڵ بوو خۆشەویستان ئەمە جێندەرە دەمەوێت ریلیشن لەگەڵ ماینۆرەتی بدۆزمەوە ناتانم بە پێرسن بدۆزمەوە ئافو بکەن ئەوتە لێرە دووم هەیە ئەمە پێرسن ئەگەر داتام سکێڵ بوو سپێرمان و کیندەڵ ئەگەر داتام ئۆردینەڵ بوو بۆ نمونە پێرسن بە بەسیتی با بڵێن دەمەوێت بینی سالاری ئەوە کەرن سالار لەگە بینی سالاری ئەو دووە هەردوو تحدیدم کرد سکێڵن ئەوە تەکاکە سکێڵن هەردوو ئۆکەی دەکەم زۆر بەبستی یەکسەر کۆڕلیشنەکە کۆڕلیشنەکە ئەوەژەوە تەفسیری دەوێت خۆشەویستان بەس هیوادارم چینە دکتۆریمدا دڵە کاکەەوە ئیحسایە دەتەوێستە بەو ئەوەی هەموو لە تیان بگەینی تۆزێک زەحمەتە ئەوە قیمەتی کۆڕلیشنەکە مەش سگنیفیکانت
کە ئەوەش مەوزوعەکەم ئەوە دەمەوێت ئێستا ئەوەتان بۆ باسکەم ئەوە داتایەک ئەگە سکێل بوو ئەدی ئەگەر داتایەک ئۆردینەل بوو یەکسەر لە جێی پێرسنت باگە سپێرمانم دۆزیەوە ئەدی ئەگەر داتایەکە نۆمینەل بوو آخر ئەوە عقلەتی ئیحسائی دەبی لێرە تۆ هەبوو ئەها جێندەر چیە بەڕێزان جێندەر مێڵ و فیمێل نۆمینەڵە ئەدی ماینۆرەتی ئەویش نۆمینەڵ ئەمن مشریفەکەم دەرێ بڕۆ چ بدۆزەرەوە نێوانیان بڕۆ ڕلیشن بدۆزەرەوە دەزان جەماعەت چ بەکاردێ خۆشەویستان لێرە تێستێکی زۆر غەریب بەکاردێ ئەویش کای سکوێر تێست بەکاردێ کای سکوێر تێست بۆ چ بەکاردێ بۆ دۆزینەوەی ڕلیشن بینی ئەم دوو نوع من البيانات بۆ نمونە ئەناڵایز دەچمە چێندەر عینەن سکرپتیڤ کڕۆس تابیلیشن کڕۆس تابیلیشن جێندەر دەین لێرە لەگەڵ چێ لەگەڵ ماینۆرەتی ئەوە تا دیتیتان ستاتستیکەکەش ئەوە سکای سکوێر یەکسەر ئۆکەی شتێکی چەند جوانی داین دەڵێ فیمێل ئەوەندە کەسە وتوێتی نۆ ئەوەندە کەسە وتوێتی ئێس ئەوەندە لێرەش یەکسەر ڕلیشنەکەی پێداوم دەڵێ نۆ ریلیشن سیگنیفیکەنت سەیرێکە لێرە کڕۆستابلیشنەکە بینی چێ و چێمان دۆزێتەوە بینی ماینۆرەتی و کەواتە سێ نەوع داتا سێ نەوع تەحلیل دەیڵێمەوە پێرسن کۆڕەلیشن بۆ چێ داتای سکێل ریلیشن دەدۆزیەوە سپێرمان کۆڕەلیشن بۆ داتای چێ ئۆردینەڵ بۆ داتای نۆمینەڵ چ بەکاردێنی کای سکوێر تێست کای سکوێر تێست تێستێکی زۆر مهمە بۆ جەماعەتی بە تایبەتی جەماعەتی هیومانیتی واتە ئینسانی لێرە بە جوانی تەحلیلم کردو تەماشاکەن میثالی شمینایتەوە بۆ نمونە سیرکەن بۆ نمونە ئێستا دەمەوێت بۆ ئەندەر 21 لەگەڵ 21 ئەند ئۆڤەر میل فیمێل بزانم ریلیشن هەیە یاننا تەماشا دەکەی لێرە هەموو کۆنتێنجی تێبڵەکەی دایتە تو طبعاً ئەم کۆنتێنجی تێبڵە دایتێ تو بزانە پێرسنتیجەکانی هەموو لەگەڵی بە شێوەیەکی بە پێرسنتیچش دایتە تو لێرە یەک شتەیە مەجبورم باسی بکەم لە تێستەکەی ئەویش ئەوەیە کو بزانم سیگنیفیکەنتە ئۆر نۆت سیگنیفیکەنت ئێستا بەڕێزان بۆ نمونە ئێگزامپڵێک لەو داتایە خۆمان ئێگزامپڵێک مێڵ و فیمێڵم هەیە لەگەڵ ئیمپلۆیمنت کاتەگۆری دەمەوێت ریلیشن بدۆزمە ریلیشن کو دەتوان بدۆزمە ئەوە کۆدینگە ئەویش کۆدینگە کەواتە بە چ بەڕێزان بە کای سکوێر تێست یەک نقطەی زۆر میم هەیە لە سیگنیفیکەنت با پێتان بڵێم ئەم پیڤالیوە هەر هەمومان بە ئیحسا و بە ئەوە سەرمان لێ شێوایە نازانین کو قەراری پێ بدەین وەختی خۆی کۆمپیوتەر نەبوو بەڕاستی قەراری ئیحسایی ئایا سیگنیفیکەنت ئۆر نۆت سیگنیفیکەنت واتە هەل هو معنەوی ئەم غێر معنەوی بە کوردی ئایا کاریگەریان نا پێشتر دەبایە بچین پشتی کتابی بکەینەوە تێبڵەکان هەموو دەربینین هەمووی حازر بکەین هەمووی ئەوە بکەین چ بکەین لۆوەی بەڕاستی بەس بزانین ئەم قەرارەی بدۆزنەوە بەڵام ئێستا حەقیقەتێک هەیە ئەویش کۆمپیوتەر ئەم ئیشت لە کۆڵ دەکات و ئەکسەر قەرارەکەت پێ دەڵێ بەڵام ئەوە دەبی لەگەڵم بن بە جوانی تێبگەینە طبعاً ئەمە ئێریەیە لە ئیحسای ئەمە نۆرمال دیستریبیوشنمان هەیە ئەم ئێریەیە دەتوانی بە شێوەیەک بیدۆزیەوە بە CDF Cumulative Distribution Function بەڵام ئەوە احتیمالە جەماعەت دەچمەنە ئەدڤانس تێنەگەین بە شێوەیەکی گشتی بەڵام با کورتی کەمە پی ڤالیو کو تعریف دەکرێت پی ڤالیو بریتە لە probability value لە SPSS بە significant پیشان دەدرێت هەر کاتێک پی ڤالیو less than and equal واتە گچکەتر و یەکسان بوو لە چەند 0.05 what is the meaning of 0.05 0.05 its level of significance واتە بە کوردی و کرمانجی خۆمان دەکا هەڵەی ڕێپێدراو واتە 5 ئەگەر لە هایپۆتسەکەت کە ئێجنۆت و هەڵە بکەی مەسموع حەبوت بۆیە ئەگەر ئەم قیمەتە هەان ماوسی دەبەمە سەرێ گچکەتر بوو لە 0.05 مانای چییە؟ مانای ئەگەر ریلیشن بوو ئەو ریلیشنە سیگنیفیکەنتە ئەگەر گەورەتر بوو ئەوە نۆت سیگنیفیکەنتە بۆ نمونە تازە لە ریلیشن تەماشاکەین لێرە بەڕێزان تەماشاکەن بۆ نمونە ماینەسە ریلیشن یعنی چییە؟ ریلیشن لە بینی number of ئەوانەی شەهادەیان هەیە لەگەڵ age چەندە minus 0. بەس سیگنیفیکەنتەکەی تەماشاکە 0.01 باشە 0.01 طبعا لە 0.05 بچکەترە بەڵام لە 0.01 ئەمە دوو لیڤڵمان هەیە خۆشەویستان لیڤڵی یەکەم لۆ جەماعەتی طبی و بایۆلۆژی ئەوەیە کە 0.01 واتە لە 100 هەڵە مەسموحە کە ئەمە
ئەگەر ئەوانەی پەیوەندی بە ژیانی ئینسانەوە هەبیتن بەڵام لە هیومانیتی و ئیکۆنۆمیک و ئەنیمیشن 0.05 کەی ئێمە دەتوانین قەرار بدەین ئەمە زۆر وازە ئێستا ئەمە چی دەزانی significant relationیان نا لۆ asymptotic significant سمسرا 0.099 دەی مقارنە بکە لەگەڵ چەند 0.05 گەورەتریان بچووکترە گەورەترە. What is the meaning that there is no relation between minority classification and gender. یەکسەرەوە گەیشتیە نەتیجەی بەحسەکەت. فبۆیە بەڕێزان relation یەکێکە لە relation یەکێکە لە تێستە هەرە گرنگەکانی ئیحسا کە عەفوەن لە ئەنەڵایزەکانی ئیحسا کە زۆر مهمە بیزانین. زۆر سپاس لە بۆ هەموو لایەک دەزانین هەم بابەتەکە زۆر ئاوی دەکێشی هەم قسەکانی کاک دکتۆری زۆر خۆش بوو بەشی زۆر خۆش بەڕای مەسەلەشی توانم جوابتان دەمە ئینشاڵڵا ئەو پرسیارانەی پێمان بکرێ بە جێرەی ڕێزبەندی ئەوانەی دەستیان بەرز کردەوە بە یاعازی چاتەکە بەردەوام دەبین ئەوی تر وەکو گوتمان لە نزیکترین کاتدا دەتوانن پەیوەندی بە مێگاماین بکەن بۆی گروپی گچکەتان بۆ ڕێک بخا لەگەڵ کاک دکتۆر ڕزگار. دەشزانین بابەتی شیکردنەوەی ئاماری بابەتێک نییە بە سەعاتێک سەعات و نیوێک تەختیە بکرێ ڕەنگە وەکو کاک دکتۆریش گوتی هەر بابەتێک لەوانە پێویستی بە دانیشتن و بە چەند سەعاتێک کاک بارزان دەستی بەرز کردەوە. بارزان ساڵح ئەسعەد لە لای من یەکەم کەسە دەستی بەرز کردێتەوە. کاک بارزان فەرموو. کاک بارزان ساڵح ئەگەر نا دکتۆر کامیار پاشی ئەو ئەم کاتتان باشتر. زۆر سپاس. زۆر سپاسان دەکەم لە بۆ سمینارەکەی. سپاس بۆ جەنابیشت. وەڵا پێشنیارمە ئەگەر بیکەنە وەرکشۆپێک باشتر بیچکە دکتۆر لەبەر کاتی کەمەکەی پێڕانە گەیشتەکان هەموو بە تەفاسیلی باسی بکە. ڕاست باستە ئەو بابەتەش وەکو گوتمان عەمەلی دەوێتن یعنی ئەگەر دکتۆر ڕزگار جێ لەم بی عەزم دەکرد زیاتر باشە ڕوونتر باسی ڤالیدەیشنی بکە ئەگەر زەحمەت نەبی. ڤالیدەیشن بەسەر چاو بەسەر چاو هەر پرسیارێکتان هەبی من ئامادەمە لە ڕێگەی کاک دکتۆر هیندادەوە تەڵام بەداوای لێبردنەوە ئیحسا ستاتستیک ناوی بەپەلە یعنی من لەگەڵ کاک دکتۆری خۆشەویست دکتۆر هینداد تەکیدم کردەوە ئەویش هەر تەبعاً لەگەرە من ئەوە بوو کە بە سمینارێکی زۆر زەحمەتە یعنی ئێستا لە ئەوڕۆ بەس مەسەڵەن کوێشنەرەکە دەما ڤالیدیتی لەگەڵ ڕیلابلیتی پێکەوەنە دوو عەمەلی پێکەوەنە ڤالیدیتی بریتیە لە چم ڤالیدیتی کوێشنەر بۆ کوێشنەرێکی گرتووە لە ئەمریکا وەرگرتووە لە ئەوروپا وەرگرتووە طبعاً لە بەحسێک وەرگرتووە تۆ دەتەوێت بیگونجێن خۆبەڕای تۆپ ئەوانەی لە توێژنەوەی تۆپی زیرەکەم ببینن ئەم دیتنە ئایتمەکانت دەستکاری بکەن ئایتمانە ئەو جێستە پێت دڵم عەمەلی ئیحسایی لەچێ دەبێت ئەوە بەسیترین شێوەیەکی ئەمە پێی دەڵێن ڤالیدەیشن یان ڤالیدیتی بە تەریقەی ئیحساییش بە تەریقەی ئیحسایی ڕێگامان هەیە ڤالیدیتی لەگەڵ ڕیلابلیتی دەتوانیت توان دووی بکەیت دەکات چەند 0.6 حدودی ئەوەی بەڵام لە هەر هەموو نینتر ڤالیدیتیەکە دەتوانم بڵم ڤالیدیتیە لۆ خەڵکێکی خۆمان ئەو ئیشەی ناکە بەڵام لە هەموو وینتر ڕیلابلیتیەکەیە دەبی ڕیلابلیتیەکە 0.6 زیاتر دەرچی کە زیاتر دەرنەچوو کەواتە جواب دابرێتەوە هەمووی گۆدبووی سترۆنگلی ئەگری یەکسەر ئەوە ڤالیدیتیەکەی عەفوەن ڕیلابلیتیەکەی زۆر بە کەمی دەبێت هیوادارم وازح بووە.
عفو دكتور كاميار كاك دكتور كاميار بس انميوتي بك او ئێستا بلا كاك دەست خۆش بی دکتۆر ڕزگار بەس عەزم کرد لە سمیناری داهاتوو زیاتر تەرکیز لەسەر ڕگریژن ئانالیسیسی بکەی ئەگەران بگوند ئێستا فرسەت جوابت دەمەوە بە دووسێ دێر ڕگریشن ئەنالیسیس بەڕاستی پێ بڵم ئەنالیسەکی زۆر گرینگە بە تایبەتی لۆ هەردوو لای علمی و ئینسانی چت پێ پیشان دەدا خۆشەویستەکەم کۆڕلیشن تەنها دوشت پێ دەڵێتن ریلیشن هەیە یاننا سیگنیفیکانتە ئۆر نۆت تەواو کۆتایی بەڵام ڕگریشن شتێکی زۆر خۆشت پێ دەڵێ پێت دەڵێت تأثیری ئێکس لەسەر وای چیە طبعا ئێکس ئیندیپێندنتە وای دیپێندنتە بۆ نمونە لۆی لەبەر چاو دڕومبی ئێمە چمان هەیە داهاتمان هەیە لەگەڵ مەسروفی بۆ نمونە بزانین داهات علاقەی هەیە لەگەڵ مەسروف حتمەن هەیە بەڵام چەند تەئسیری لێ دەکا بەو ئیکوێشنەکەش زۆر وازحە کە دەکات چ y equal beta node زائدا plus beta 1 plus ei error ئەمە زۆر بەڕاستی لە بەحث ئەگەر توانیت مۆدێڵی خۆت ئیستیمەیت بکەی یعنی دەستەکان خۆش کاکتۆر زۆر سپاس کاکتۆر کامیار مامۆستا مهدی کاک مهدی حەسەن ئەحمەد فەرموو سلااو لێ بێ دکتۆر گیان دەستت خۆش بێ زۆر لەو کاتژمێرنیوە کۆمەڵمان وەرگرت لەسەر سێڤەی بە شکڵێکی گشتی من پرسیارێکم هەیە لەسەر سێڤەی داتایەکت کۆ ئەبێتەوە طبعا ئەمە کوانتیتیڤ معلوماتی کوانتیتیڤ دەست ئەکەوێ زۆر زاروا هەیە داتا بەشێک لەو داتایی کە ئەندازێک بێت تاکیدەوە زیاتر لەسەر ئەو داتای ڕوون لەو حاڵەتەی کە داتاکەیان زۆر ڕوونیە یاخود ئەیانوێت تاکید بنەوە زیاتر لەسەر داتاکە یارمەتی لە کوالتیتیڤ ریسێرچ وەرەگرن لەوێ کە جەنابەت باشت کرد بەشی کوالتیتیڤ فۆکس گروپ هەیە لەوێ چەند فۆکس گروپێک ئەکەن فۆکس گروپێک لە 5 کەس تاکو 8 کەس کە لە وڵاتێکەوە بە وڵاتێکتر ئەگۆڕێ یارمەتی لە فۆکس گروپ وەرەگرن بۆ دڵنیابوون لەسەر ئەو داتایی کە دەستیان کەوتووە بۆش چونکە هەمومان ئەزانین سێڤێ کە تۆ ئەەکەی کاتێکی زۆری ئەوێت تاکو ئەو سێڤەیەکەی هەفتەیەکی ڕەنگە فیلد وەرک بێت هەفتەیەک ڕەنگە داتا کۆلێکشن و ئەناڵایز و پرزنتیشنی بێت بۆیە یەکسەر ئەگەر هەر کاتێ زانیاریەک ڕوون نەبوو دێن یارمەتی لە کوالتیتیڤەکە وەرەگرن چەند فۆکس گروپێک ئەکەن چونکە بە سەریعی زانیاریەکی یان دەکرێت بەس دەمێت یەک شتێ نقطە دەکرێت پێم برێ معلوماتەکە وازح نییە چی یعنی زانیاریەکە ئەگەر لەبەر کاتەکە بە ڕۆنی و بە کورتی برادرانی تریش لەسەر خەتن بەسەر چاوکا دکتۆر من نمونەیەکی واقعیت ئەدەمەیە سێڤەیەکی سیاسیمان کردووە لە هەرێمی کوردستان بۆ نمونە لەناو کوێستنێرەکەیە پرسیار هەبووە لەسەر کەسایەتی سیاسی لەوێدا هەندێک نەتیجە کە دەستکەوتووە هەستمان کردووە ینی ناڕوونە فۆکس گروپمان کردووە تەواو قوربان تەواو دکتۆر مادیجان با وەڵامەکی سەریحت بدەمەوە ڕۆژێکی لە ماڵە دانیشت بووم لە دەرکەیاندا منەزەمەیەک ئەوە بزەبت سوە منەزەمەیەکی نازانم وابزانم سیاسی بوو چ بوو عێراق طبعا دەرکەم کردەوە نەیزانێ من حسایمە فۆرمێکیدا فۆرمەکە زۆر ئەنتیکە بوو سوالی زۆر غەریبی تێدا بوو تلایەنگری چ حزبێکی چ سەرکردەکەت خۆش دەوێت چ ئەوەت خۆش دەوێت بەڕێز خۆشەویستەکەم لە شەرق ئەوسەد بە شێوەیەکی گشتی من تهدید ناکەم من ضمنیها ئێمەش ئاگدار بە لە شەرق ئەوسەد ڕۆژهەڵاتی ناوەز بە شێوەیەکی گشتی داتای سیاسی کۆکردنەوەی زۆر زەحمەتە باشە ئەو خاڵی یەکەم خاڵی دووەم دەبی ئەم پرسیارانەی کە لە سیاسی دادنەی دەبی زۆر زیرەک بی مباشەرەتەن نەبیتن بۆ نمونە بە ئەمن بە واقعی پێ بڵم بۆ نمونە تۆ دەتەوێت لە حکومەت یعنی لەسەر حکومەت پرسیارەکەی لە خەڵک
کابرا مەسەن ئەگەر تەئیدی حکومەت بکە ئەو پرسیارەت بە غەڵەتی جواب دەداتەوە ئەگەر واقعی ئەوە بۆیە تۆ دەبی بە واضحی نەبی مەسەن بڵێ کاکە لەگەڵ فلان مەسەن لەگەڵ فلان لایەنی لەگەڵ فلان ئەوە لێرە خەڵک بە هیچ شێک جواب یەک پرسیاری شەیە خەڵکیمە بەڕاستی لە فۆرمی ڕاپرسی دەترسێتن بۆیە ئەمن چم گوتم دەبی پرسیارەکان وەڵامی دیار نەبیتن یعنی مەسەلەن تو بڵێ کاکە جگەرە کێشان شتێکی خراپە ئێوە کابرا هەموو دەزانیتمی کاکە فلان حزب ئەو ها دەڵێ ناحیە سیاسی بۆیە دەبی زۆر بە عەقلانە پرسیارەکات دابرێ و خاڵێکم خاڵی دووەم وەڵامی دووەم کە ئەوە زۆر گرنگە ئەو پرسیارانەی لە بابەتی سیاسی دادەندرێت دەبی بەڕاستی ئیستیفادە لە توێژنەوەکانی دەرەوەی وڵات بکەیت بزانی بە سیغەیەکدا نایە تا ئەتوش بێی تەطبیقی کەی لەسەر خۆمان و دووبارەشی دەکەمەوە فۆرمی ڕاپرسی ئێمە پێکێک هەیە لە ناو فۆرمی ڕاپرسی ئەویشتان با پێ بڵێم من هیچ ناشارمەوە لە علم لە ناو فۆرمی ڕاپرسی زۆر جار وەیە پرسیارێکی سلبی دادەنەی کە ڕەبتی بە پرسیارێکی تر هەیە دەبی ئەم پرسیارە سلبیە لەگەر ئەم پرسیارێ ئەولایە دوایە کە دۆزیتەوە ڕلیشنەکە بە قووەت دەرچی ئەگەر بە قووەت دەرنەچوو مانای وەیە ئەو کابرایە هەمووی بەخۆی بەبێ ئەوە بڕی کردوێتەوە لێرە ئەو فۆرمە دەبی فرێد درێ ئەو وەڵامەکەم دەست خۆش زۆر سپاس مام سەمادی شەیما خان فەرموو ئێوارەتان باش طبعاً زۆر سپاسی هەردوو بەڕێز دکتۆر هیمدا دکتۆر ڕزگار دەکەم بەڕاستی سیمینارەکە بەسوودە دوو پرسیارم هەیە وەڵا لە دکتۆر ڕزگار دکتۆر ڕزگار عەفوان ئەگەر طبعاً لێرە بە هەڵی دەزانم بە فرسەت دەزانم پرسیارێکت لێ بکەم بە تەمانی دەورێک بکەوە لەسەر SPSS یعنی زۆر زەرور وەکو تەربەویەکان دەتوانم وەڵامەکەت بدەمەوە لەوەی دەورەی SPSS وەکو خودی بەرنامەکە احتیمالە تەوەقع ناکەم ئەوەندە چکو احتیمالە خەڵکێکی زۆر هەبی بتوانین دەورەت فێرکاتن بەڵام بڵێ دەورەیەکی ئیحسایی بە تەطبیقێکی ئاماری ئەوە زۆر مهمە ئەمەش هەمیم ئەحسابی و مەنی SPSS تێدابی زۆر زەرورە بەڕاستی ئەو لەگەڵ دکتۆر هیمدادی بەڕێز خۆشەویست باسمان کردووە ئینشاءڵڵا من بەڕاستی پێم خۆشە لەگەڵ بەڕێزیان ئەرکو گەر مەجال دروستی و ئەوە دەبی ڕەچاو بکە ئینجا بەسەر ئەو پرسیارێکەکەمت پرسیاری دووەم کاک دکتۆر عەفوان ئەگەر هەر بە سەریعی سیگنیفیکانت و نان سیگنیفیکانت یعنی ئەوەی دووبارەکەوێت چۆ کاتێک بزانین بەسەر ئەو چاوانە بەسەر ئەو چاوانە پی ڤالیو لەکنە خۆت بنووسی ئەگەر قەلەم و دەفتەر چەند مهمە لەگەڵ وای بۆردی پی ڤالیو پرۆبەبلیتی ڤالیو ئێستا نما من نەسیحەتتا عەفوون کە بگورن ئەو کەلیمە جوان نەبوو بەڵام داوای لێبردن دەکەم چونە واتان تێداوی زۆر لەم بە مستەواتر بەس مەبەستم لە ناحیە ئیحساکێ داوای لێبردن دەکەم من ڕاستپاردە دەکەم لەگەڵ مشریفەکانتان لەگەڵ خەکان ناکرێ ئێستان ئەو پی ڤالیوی کۆمپیوتەری ئیهمال دەکەین دەچین نا وەڵام مشریفەکەم تۆزێک لە قەدیم دەزانیتن دەڵێ بڕۆ لە ناو کتابەکان بدۆزەرەوە تی تێز لەوێندەر چەندە جەدوەلی چەندە ئەوە چەندە دەزانی کو دێتە بەرچاوم بە سەریعی ئەوە ڕێی کەرکووکە بۆ نمونە کەرکووک کو دەچێ بازارە ڕێی کەرکووک عادل ڕاست دەچێ بازارەوە نییە ئەوە پی ڤالیوە ئەوە لە پێشت بەڵام تی تێبڵ و بڕۆ تێبڵی دەربینە ئی ساڵی پەنجایەکانە دەزانی کو دەبی بچیە کوران لە کوران بچیە ئەولایە لەولایە بینێ ئەوزە بچێ بازار ئەو بەنسبەت پی ڤالیو سیگنیفیکانت نۆت سیگنیفیکانت ئەو پرسیارێکی زۆر پێم خۆش بوو سیگنیفیکانت دەزانی معنای چییە مانای وەیە کاریگەرە واتە ئەو تەجروبەی ئەتوو کردیتت فعلەن کاریگەری هێدا بووە بۆ نمونە دەرمانێکم تەطبیق کردووە لەسەر مەجموعەت زولجەک بۆ نمونە ببوورە ئەوە جەماعەتی بایۆلۆجی دەرمانە چکەش لەسەر مەجموعەت چکە کۆمپێرم کرد دەبینم ئەو دەرمانە کۆمپێرم کرد لە بینی هەردوو گروپ دەبینم سیگنیفیکەنت دەچوو دەزانی مانای چییە مانای وەیە ئەو دەرمانەی تو کاریگەری هەبووە ئەوە ئەدی نۆت سیگنیفیکانت ئەوە زۆر مهمە خەڵکێک زۆر لە نۆت سیگنیفیکەنت دەترسێ دکتۆر ببوورە درێژ دەکەم نۆت سیگنیفیکەنت دەزانی مانای چییە واتە بای چانس واتە ڕاندەملی واتە دەگەڕێتەوە عەشوائیەت واتە هیچ سیستەماتیکێک تێدانێ واتە بە مانایەکتر نۆ سیگنیفیکەنت نۆت یعنی کاریگەری نییە واتە دەزانی چییە ئەو هایپۆتیسەی تو جێبەجێ نەبوو بەڵام مەترسێ لێی ئەگەر لە ئەمریکای یان لە ئۆروپای سیگنیفیکەنت بووە لەکنەتون نۆت سیگنیفیکەنت بۆ تەماشای زروفی دەوروبەری خۆت بکە
تەماشای نفسیەتی خۆت بکە دەوروبەرت بکە لۆیە جاروەیە نۆت سگنیفیکەنت دەبێتە شتێکی علمی زۆر زۆر مهم نمونەشم زۆرە بەڵام کات نییە خۆشبی کاک دکتۆر ئەکرەم ئەو جا قسەی بکە جاریتر ڕێگەمان مەتالەکە نەبوو کاک دکتۆر ئەکرەم بەڵێ پێخۆشحاڵم کاک دکتۆر ڕزگار هەرچەندە ئەحسایەکی زۆرت کرد بوو لەوانەیە هەموو ئەوی باس کرد بۆ 49.9 خەڵکەکە ئیستفادەی 100% هەبووە ئەوانتریش هەر شتێک بێ بۆ هەندێک ئیستفادەی کەمتر دەبێت هەندێک زانیاری زیاتر کەمتر هەیە وەکو ئامارەکەی خۆتان زۆر خۆش بوو کە پێناسەی زانایان دەڵێن the language of science ئەمنیش زانایەک بەس ناوەکەم لەبیر چووە science without statistics means nothing هەروە لە قورئانی پیرۆزش هاتووە کە دەڵێ وإن تعدوا نعمة الله لا تحصوها لە سوورەتی نەملەوە النحل هەمووان دەزانێن ئەمجا لە شتەکان من لەوانەیە نازانم کە شارەزای من بێ من لەوانە لە شتەکان زۆر دەزانم ئەتو مامۆستای ئێمەی دکتۆر ئەکرەم گەورەی ئەمنیش لە شتێک زبادەم لێ کرد بەڵێ بەس ئەمجا حەز دەکەم ئەگەر دەورە کرد متقد وایە بۆ بزانی شەرحت کرد ئەمە بۆ یەکێکی احتیاجیە بەزەم ڕسمی ئەوە کەم کرد چاتەکە جوان بوو ئەوەکە دەدەیە تەڵەبەوی بە کالۆریۆز ئەمانە احتیاجە بەس بەخێرەیە تو قسە کرد لەوانەیە هەندێک کەس یەکسەر وەری بگری وتە داتا کە سکێڵی کۆڕلیشنی بۆ دەکرێت ئەمجا نەکو بەغەڵەتی تێ بگەن هەموو داتایەک سکێلش بێ کۆڕلیشنی بۆ ناکرێت مەسەلەن دەبێت پەیوەندی علمی لە بینیان هەبێت تەئسیری هەبێت مەسەلەن ئێمە گۆشت دێرە دەخۆین لە سیر بیپسی دەخۆن ئەوە هەردووچە ڕقەمە چەند ڕۆژێ چەند پیپسی سەر دەبێت چەند قوتولێرە چەند کیلۆ گۆشت بیکە ڕقم کۆڕلیشنش باش دەبێت بەس نابێ ئەمە بکەن چکە پەیوەندیان نییە دەبێت ئەلیمنت پەیوەندی سەبەب هەبی دەبێت پەیوەندێک لە بینیان هەبێت ئەمجا کۆڕلیشنەکە بکەین ئەمجا دەزانم خۆ لەلای خۆت ئەوە واز حەوەزەوە بۆ ئەوان ترە نەکو دوای هەر ڕقەمەکانی تەوزیحەکەم تەوزیحەکەم لە زۆر سوپاس دکتۆر ئەکرەم دەکەم کە بە مامۆستای خۆمای بە تایبەتی لە ئەکسپریمنتال دیزاین ئەمە زۆر ئیستیفادەمان لێ کرد لە تەڵەبەی ماستەر و ئەمە بەڕاستان پێ بڵێم ئەمن مەبدەیەک هەیە لە حیات ئەویش ئەوەیە وما أوتيتم من العلم إلا قليلا ئینسان چەندە بزانی ئەوەندە دەکا کە نازانیتن بەڵام ئەمە ئەو ملاحەزە زۆر میم ئەکس وایم هەیە ئەکس وای لە ئێجوکیشن دەبی ئەم دووە سەبەبی هەبی لەبێن کۆزلەتی هەبی لەبینکە بۆ نمون داتای سەرفکردنی کارەبا ئەمپێر لەگەڵ حادیسەی ڕێگا لەسەر جادەی کەرکووک هەردووچی وەرگرا بڕۆ کۆمپیوتەر ئەوجا مەسەلەکی بەڕێشن دەدەێت مەسەلەکی بەریتانی هەیە زۆر خۆشە دەڵێ زبلی بدێ گوڵت دەداتێ کۆمپیوتەر زبلی بدێ گوڵی بدە لۆیە دەبی بەڕاستی پێ بڵێم ئەوەی کە ئیش دەکات توێژەربی دەبی ئەو شتەی لە پێشە خۆی دانێ ئەکس وای دەبی پەیوەندێکی سەبەبی لە بینیان هەبی ناکری ئەم بچم مەسەلەن دوو شتی ئێرە و زۆر تەراتێنە لام ئەفوە لەو کاتەکەشتان تووش کێشە دەبی باحیس پێویستە بیدایەت کە ئیشەکەی دەکات بزانی چ دەکا و سامپلی چۆنە و چ تێستەشی بۆ دەگوندرێ نەک بچی ئیشەکە بکا و بەکەی خۆی سامپل وەرگرت دوای بێ بە پیلۆپەڕۆ بزانی هەموو جار دەکاتەوە پیلۆپەڕۆیە ئەتو لە یەکەم ڕۆژ دۆ خەتەکە دانەنە دکتۆر جانەوە هەر خۆشەرۆ لەتیفەیە دکتۆرێکمانە بوو لە دکتۆرە دەیگوت ئەحسا دوو لە دەیگوت پشیلەکی ڕەش لە غورفەکی تاریک چاویشی ڕەش بی پشیلەکە لەو بینەی دێودەت یعنی بەڕاستی ئەگەر لێت تێکچوو سای هەموو بەحسەکە لێ تێکچوو ببوورە دکتۆری میدات زۆر سپاس دکتۆری میدات لە کاتتانم گرت دەنا چەندی مناقەشە بکەین هەر سوودی هەیە زۆریش بە سوود بوو ئیشاڵڵا هی باشتریش دەبێت دیارە دکتۆر قەتع بوو بەس قسەکەی دکتۆری دکتۆر لەگەڵتان بەڵێ وابزانام کاتەکەم زۆر گرت لەبەرەوە دەستت خۆش بی نانە کاک دکتۆر دەست خۆش زۆر باش بەڵێ شتەکان هەموو بە سوود بوون هیوادارم جاری دووە بە سوودتر بی ئەگەر بە تیمی کرد ئامادەمە لەگەریشتان بوو یادی ئینشاڵڵا زۆر سپاس کاکتۆر کاک دکتۆر قەیس مستەفا ئەگەر ئەوە شوێر بگرین لەبەر کاتەکە درەنگە
ئەگەر ئەنمیوت بکەی کاک گۆران دەتبینم دەستت بەرز کردەوە بەس بزانین مەجال دەمینێ بەڵێ جیان فەرموو دەستپێکی دەستان خۆش بێ کاک دکتۆر هینداد و دکتۆر ڕزگار وەم سیمینارەکە زۆر بەسوود و دەستان خۆش بێت کاک دکتۆر پێشێستا باست بابەتی ریلیشن کۆڕەلیشن ئەگەر دوو ڤێریەبڵمان هەبێتن سکیل بدەن ئێمە پیرسن ئیش دەکەین لەسەر بەڵێ پاشان باست کرد ئەگەر دوو ڤێریەبڵ ئۆردینەڵمان هەبێت بە سپێرمان ئیش دەکەین لەسەر ئەگەر دوو ڤێریەبڵ نۆمینەڵمان هەبێتن بە سکای سکوێر ئیش دەکەین لەسەر حەزەکەم جەنابەت تووزێک باس بکات ئەگەر ئۆردینەل لەگەڵ نۆمینەڵمان هەبێتن چۆن ئیش لەسەر هەروەها ئەگەر سکیل لەگەڵ ئۆردینەڵ یان نۆمینەڵمان هەبێت چۆن ئیش دەکەین لەسەر لە خزمەت دامە وەڵام زۆر ڕێزم بۆ برای خۆشەویستم ئوستاز قسەی هەیە کە وەبزانام لە زاخۆ پەیوەند دەکە ڕێز احترام بۆ هەیە و لە قوتابیەکانی خۆمان بوو لە ئیدارە سات پرسیارەکە زۆر دقیقە من نەچوومە ناو تەفاسیل دکتۆر جان بەنسبەت سکیل مشکلەمان نییە بەنسبەت ئۆردینەل نۆمینەڵ زۆر طبیعیە طبعا کای سکوێر بەکاربینیەوە لۆ کای سکوێر یەک لە شەرتە هەرە گرنگەکانی دەبی گاتگۆریەکەی لە 2x2 کەمتر نەبی بۆ نمونە هەیتم بۆ نمونە یعنی مێل فیمێل ئەمە نۆمینەڵ هەیتم لەگەڵ سترۆنگلی ئەگری ئەو لەش لەولایە دەبتە کۆنتێنجنسی تیبل لێرە ئەو ئۆردینە ئەو نۆمینەڵ ئەو کای سکوێر بەکاردنی سوالێکی زۆر قورست کرد ئەمە ئەگەر سکیل طبعا ئەگەر نەشزانم هەردەرێم نازانم ئەوە من العلم أن تقول شيء لا أعلم لا أعلم بەڵام سکیل لەگەڵ نۆمینەڵ ئەمە خۆشەویستە کەم دەزانیت تێستێک بەکاردێ ئەگەر شاشەم لەکن نییە بەس سکرینی بکەم بە وەختەکە دەڕوات بەڵام ئیتا تێستمان هەیە ئیتا تێست خاصە بۆ دۆزینەوەی ریلیشن لە بینی سکیل ڤارێبڵ لەگەڵ نۆمینەڵ ڤارێبڵ ئەوە لەکنە خۆت بنووسە ئیتا تێست لە SPSS دەزانین لە چێ دەچی بۆی لە ئەناڵایز دەچێت دسکریپتیڤ ستاتستیک لەوێندا کڕۆس تابولیشن لە کڕۆس تابولیشن دەچیە ستاتستیک دوگمەی ستاتستیک لەوێندا نووسایە چ پێت دەڵێ ئەگەر داتایەکەت نۆمینەڵ و سکیل بە ئیتایە ئەگەر داتایەکەت ئەوە مەکنێری ماڕە ئەگەر ئەوە بوو هەموو تێستەکانت دەدات دەستت خۆش بی کاک ڕزگار یەکێک داوای کرێت جگە لە کاک گۆران قسەی بکە بەس یەکێک ناوی گالاکسی J7 من نازانم بە ناوی تێبانجکەم گالاکسی ڕەنگە خۆش نییە گۆران ئەو مامۆستا محەممەدە بەڵێ مامۆستا محەممەدە سلاڵە کاگیستۆر سلاڵە برادران کاگتۆرم پرسیارێکمەوە هەرچەندە زۆر لەسەر مۆزوعەکە نییە تۆزێک لا دەداتم بەڵام پرسیارەکە عامە لە بۆ دەرچوانی قسە سەرتاوە هیچ تێبینیمان هەبوو لەسەر کاتەکە بەڕاستی کەم بوو ئەو مۆزوعە زۆر هەڵەوە هەڵدەگرێتن زیاتر کە بۆندا بتوانانی شەرحیکەی هەر یەکێک لەوانە ستاندەرد دیڤیژن و ڤاریەنس و کۆمەڵێک بابەتتر هەیە پێویستەکە ناوەکە دەوترێت یان ناسیش لەگە بگوترێت تا تێی بگەین اینجا شەرحەکە بکرێتن ئەمە بەنسبەتەوە بەنسبەت حالەتی دووەم تەڵەبەی حسابۆچی کە تەخەڕوز دەکا ناتوانێت بۆ شادەی وەری دەگرێت کارێک پێ بکات چ لە کەرت تایبەت چ لە کەرتی گشتی یعنی دەچێت هەر شوێنێک تەنها بە سەرژمێری دێتە بەرچاویان ئیحسایان وەکو مانە گشتەکە تێنەگەیشتووە لە هیچ کەسێک لە مانە ئیحسای تێناگەزگە لە جەماعەتی ئامار نەبێتن دەستت خۆش دەست خۆش زۆر سپاس بزانم ئەو ڕەتی بە مۆزوعی ئەوڕۆ نیە بەس ئەگەر بدەیت بچکەش مشکلە نیە ئەوی تر دەچینە لای بەلای من نووسرای گالاکسی گوت دکتۆر محەممەدە پاشەوی مەجال بدەینەوەی مامۆستا محەممەد ڕێز و احترامەیە مامۆستا گۆرانی بەڕێز قسەکە زۆر جوانە بەڵام من یە قسەی دەکەم ئەگەر خۆت تەڵەبەی خۆمان بوویت من لە مەرحەلە چارەوە تەکید لەوەی دەکەمەوە ماشەڵڵا نزیکەی وەختە بڵێم چەند ساڵێکی زۆرە ئەمن لە مەرحەلە چار زۆر تەکید لەوەی دەکەمەوە تەڵەبەی ئیحسا بەڕاستی ئیلمامی لە تەحلیل ئیحسایی دەستی لە کۆمپیوتەر و داتا ئینتری و ئەوە دەتوانی مستەقبەلی خۆی بۆیە دەبێ بەڕاستی ئەو شخصی کە لە ئامارە بیکاتە ئەپلایت
ئەگەر بە نەزەری بچیە هەرجەیەکی ناتوانیتە بوو بۆیە نەسیحەتم وایە دەبی لە مەرحەلە 3 و 4 ئەتوو دەستی خۆ لێ ڕابینی مێشی خۆت لەگەڵ ئەپلاید بە قوت کەی ئەمەش طبعاً دەرسی زۆر مهمانەیە لەوەی بتوانیت تەخەڕوز بکەیت لەبەرەوەی ئەو خەڵکێک کە ئیشی بە تۆ شەریکە بۆ نمونە شەریکەی دەرمان ئەمن 1-2 کەسی ئیحسان تعیین کردیە برادەر و شت بوونە لەوێندە بە دزاین بە چ تومە کاکە لەوەی مترسێ بڕۆ ئەکسڵی بدەرێ داتای بدەرێ غەمت پێی نەبی یەکسەر فعلا چۆ ئەکسڵ بە ئەکسڵ داتای خۆ مناڵم بەز ئسپێس ئەکسڵ تەواو ئەو وەڵام دەستت خۆش بی مامۆستا محەممەد فەرموو کرایتەوە مایکەکەت بەرەزان دوو پرسیاری تر وەردەگرینەوە لەبەر کاتەکە ئینتیهای پێدێنین ئەوڕۆ مامۆستا محەممەد فەرموو السلام عليكم. عليكم السلام. دكتور محمد نية دكتور سامانة لا زانكو سليمانية والله لا من جالكسي راسك سلامت بيا اخوان من نبزاني بداية ويتي ناوكا بوي خزن جاب بوي ناوكا بتشد بوي بو بانكليت تنبزاني يني بلوتو ساكي دايلة بالنك سلامت بي والله تەوەری حساب بکەم یەکە لەو تەوارە بنسبەوە ئەگەر بەیانیان بێت تا ڕاشکە دۆزە بێت تقریبا من نزیکی چوون بەیانیان بێت تۆزە باشترە کارەبای ڕئیسیەکە باشترە لەبەرەوە خەتەکە جوانتر ئەتوانین لە یەکتری تێ بگەین تقریبا من لە ساعت حوتەوە جوێنم لەگەڵ ئێوان نەماوە جوێنەکە هەر دەمێ کارەبا بڕا و کارەبا هاتەوە کارەبا تقریبا 5 دقیقە ئەوەستام ئەمجا جوێنە بووم لەگەڵتانە دووەم بۆی زۆر لە کاتتان نەگرم بەنسبەت ئەو فۆرمەی کە بەزێنن بۆ مامۆستاکان بۆ ئەوەی ناونووسینی خۆیان بکەن ئیتر نازانم ئایا مامۆستاکان ێسێش هەنێکیان هەیە 3-4 جار ئیمێڵی بڵێن نایە خۆی نووسیەوە ئیمێڵی داناوە بۆی لەو گێر و کێشەش لە چاتەکان نەجاتمان بێت یان ئەوەی چاتەکە بسڕێتەوە یان ئەوەیە فۆرمەکە بە یەک جاردا بەزێنەوە بۆی مامۆستاکان یەک جار ناوەکە بنووسن ئیتر احتیادی کێشیانە بێت خاڵی سێم پشتگیری دکتۆر کامیارەکەم لە جامعی صلاح الدین کۆلێجی کوشتوکاڵ کەوتی محازەرەیەکمان لەسەر ڕگرێشن پێ بڵێت طبعا ڕگرێشن زۆر مەفهومێکی فراوانە طبعا من لە مۆدێلینا خوێندومە و کاتێکە تەلەبەی دکتۆرا بووم دکتۆرێکی بەڕێز لە هەولێرەوە پێوتم تقریبا بە 12 پرس ئەمجا من تەواو کرد جایتر ئەگەر دکتۆر بتوانێت دیانینمان لەگەڵا بکات تەنسیقمان لەگەڵا بکات هەر جامیعەی و بەجیایەک بەجیا ئیتصال بکات یاخۆ بە کتابی ڕسمی جوال لە جامعەکان بگێڕێتەوە بۆی یعنی شتەکە هەموو جامعەکان تێکەڵاو نەبێت جامعەی سلێمانی بەجیا سەلاح الدین بەجیا بۆ منەت دووەک بەجیا ئەوە من بەڕێی من باشتر و کێشیش کەمتر دێتە ڕێمان و زۆر سپاسان زۆر سپاس کاکتۆر سامان کە سلێمانی لەگەڵ بووی پێشکارەکانت لە جێگای خۆیەتی هەم کاتەکە بیری لێ دەکەینەوە هەم فۆرمەکە ئێمە باسی ناو چاتەکە ناوەکان بنووسن بەڵام کێشە نیە فۆرمەکەش پێشتر دوسێ ڕۆژ پێشتر ئێمە ئەعلانی دەکەین بۆی ناوێن بنووسن ئەویش لەگەڵ کاکتۆر گار دوایی تەفاسیل قسە دەکەین زۆر سپاس دەسەکانە خۆش زۆر سپاس مەمنونم زۆر سپاس دکتۆر فارسمان هەیە لەگەڵ کاک زەید یان زیاد دکتۆر فارس ئەوەل جار وەردەگرم پێشتر ئەو دەستی بەرز کردبووە کاک دکتۆر فارس ئەگەر بە کورتی پرسیارت هەیە لە کاک دکتۆر ڕزگار دەستان خۆش کاکتۆردا دکتۆر ڕزگار زۆر سپاسان دەکەم وەڵام حەزم دەکرد دەربارەی میتۆدۆلۆژیەکەی یعنی اختیاری میتۆدۆلۆژی باڵێن کە لە بینی کواڵیتیڤ و کوانتیتیڤ ئایا مەسەلەن بەحسی ماجستێر یا دکتۆرا ئەگەر یەک میتۆد بەکاربێنی مەسەلەن من وای دەبینم و تەڵەبەکانی خۆم کە ئەوجێ دەکەم مەسەلەن لە ئیشراف زیاتر حەزم لێیە میکسد میتۆد بیتن بەڕاستی چونکە بەحوسی عالەمی زیاتر تاکید لەسەرەوە دەکەنەوە کە میکسد میتۆد بیتن چونکە يعني وكلي ايفيدنسكي بقوتر دبيتن و او كوريج ليشتي كدرستي جبيتن بيم واي بقوتر دبيتن بس ما حظي جنابك لسروي تشكي بخيت تسر بكورتي دستت خوش كاكتور فارس كاكتور رزقار بله لا ميثودولوجي ما دكتور بالضبط قصك الطوا است وكو بلاي تنسيقك هي لبين كواليتيتيف اند كوانتيتيف بتايبتي لي مثلا يخلل زۆر گەورە هەیە ئەم دەبینم بەڕاستی لە خۆمان شەو دەست پێ بکەین ئێمە مقارنەی نەتائیجی خۆمان لەگەڵ خەڵکی تر ناکەین ئەوە خەلەلێکی زۆر گەورەیە ئەمە نەتائیجمان دەستی ناوتەوە ئەوە مهمەکەیە کە لەگەڵ پێشتە خۆت ئەگەر کوالیتیتیڤیش بیتن گەیشت بیتە نەتیجەی
کەوا مەثەلەن بتوانین یعنی مقارنەی تێدا بکەیت فقسەکەت 100% لەگەڵم دەستت خۆشبی کاک زەید زیاد وشیار سابق دەستخۆشیتان لێ دەکەم هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم زۆر سپاسی دکتۆر ڕزگاریش دەکەم پرسیارێکم هەیە بۆ دکتۆر ژیان لە تحلیلی ئیحصائی لە بۆ هەر بابەتێک کەوا دەیکەین ئایا ئێمە دەتوانین اعتیمادی 100% بکەینە سەر بۆ ئەم تحلیلە بۆ ئەم کێشەیە کە دۆزیمانتەوە یاخود دەبێ اعتیماد بکەینە سەر سامپڵەکان چەند عەدەدی سامپڵمان زیاتر بی اعتیمادمان زیاتر دەبی لەسەر تحلیلەکە و ئایا بابەت لۆ بابەتیش دەگۆڕێ بابەت لۆ بابەت دەگۆڕێ کە اعتیماد زیاتر بکەینە سەر تحلیل دەست خۆش بیکات زۆر سپاس سپاس مامۆستا زەید بۆ وەڵامی ئەو پرسیارەت کە تەکیدی دەکەمەوە دووبارە ئەوەی توێژەر بی هەومان توێژەرین طبعا وەکو گوتم aim of study واتە هەدەفت لەو داتایە چیەتو ئەوە زۆر میمە دەبی ئەو هەدەفە گەڵاڵە بکەیت بە کورتی بە چەند خاڵت 1 2 3 زیاتر نەڕۆی ئێستا ئەو داتایی دیتان ئەوەی بە SPSS پیشانمدا دەتوانم 1000 تیبڵی تێدا دەربین 1000 بە معنای کەلیمە چی لێ بکەمەوە 1000 بۆیە ئەوەی دێڵێمەوە خاڵی یەکەم دەبی ئەیمەکە وازح بی خاڵی دووەم جۆری داتایەکە لە سەرەتوو یعنی لە سەرەتوو زەختت لەسەر دەکاتن ئەم تحلیلە بەکاربین بەسەری ئەگەر کۆمپێر بی هیچ مەجالی نییە یان تی تێز یان ئەوە بێ ئەگەر ریلیشن و کۆڕلیشن بی یان پێرسنە یان ئیتایە یان ئەوە ئەگەر من تحلیلاتی ئەدماز نەچوومە ناوێ ئەگەر selecting important variable کە ئەوە جەماعەتی هیومانیتی کە هەر زۆر پێویستە ئەوە فاکتەر ئەنەلایزە ئەگەر ئیستیمەیتی مۆدێڵ بی دەبی مۆدێڵێک ئیفێکتی ئەکس لەسەرەوە ئەوە دەبی ڕگریشن بەڕاست پێ برێم لێت نەشارمەوە سمینارێک زۆر مهمە لەسەر چ داتایەک لۆ تحلیلێک لۆ چ داتایەک بەکار دەستت خۆش بکات دۆرزگار ئاخر سوال هودا علی ئیبراهیم تازە دەستی بەرز کردەوە بە ئەوش وەرگرین و کۆتایی پێدەین بگورن بەڕێزە فەرموو ئەمن ڕێگەم پێدای قسە بکەی بەڵام دەبی لای خۆت مایکەکە ئەنمیوت بکەی هودا علی ئیبراهیم ئەگەر فرسەتێکی بدەینێ دەستی بەرز کردەوە ئەگەر ناوی خۆی لێدەین و تاوی دەکەی هودا خان ئەمە ڕێگەماندایە لای خۆت دەمینێ دیارە قسمەتەکە نەبووە پرسیار بکە هەندێک پرسیار و شت لەسەر پێشنیار هاتبوو لەسەر لە چاتەکەی بۆکردنەوەی دەورەی زیاتر ئەوە ئینشاڵڵا لە نزیکترین کات ئەمە لەگەڵ کاکتۆر ڕزگار زیاتر قسە دەکەین و دڵنیاشتان دەکەینەوە بە ئیزنی خوا و بە پاڵپشتی هەموو لایەک لە سیمینارەکانمان بەردەوام دەبین لەمەوێ بە ناوی ئەکادیمای مێگا مایند پلەس زۆر سوپاسی خۆمان ئاراستەی بەڕێز پرۆفسۆر یاردەدەر کاکتۆر ڕزگار مەردید ئەحمەد بکەین کە ئەوە نزیکەی 2 کاتژمێرە لەگەڵمانە بێجگەلەوەی کە خۆی ئامادە کرد لە بۆ ئەو سیمینارە و هەفتەیەکە ئەمەش سەرمانێشان بۆ زانیاری و بۆ پرسیارانەی کە لی دەکەین بەڕاستی خۆشحاڵ بۆ ئینجێ شانازیە کە کەسایەتی وەکو دکتۆر ڕزگار هەموو کات ئامادە بووە خۆبەخشانە کاری زانستی ئەنجام بدات چکە بەڕاستی ئەو 2 ساعاتە لە بۆ ئەوی زۆر گرنگ بوو بەڵام ئەمەش خۆمان لە خۆمراوە زۆر سوودمان لێ وەرگرت لە قسەکانی هەرچەندە ئەوە ناگەیەنە کە ئێمە هەمووشت پێر بووین ئەوە دەواازەیەکی باش بۆ چوونە ناو بواری ئەحسا و ئەنجام سوود وەرگرتن لە پرۆگرامەکانی ئاماری بۆشیکردنەوەی گەژینەوەی زانستی انشاءالله خوا جزای خێر بداتەوە زۆر سپاس لە بۆ هەموو لایەک داوای لەبوردن دەکەین لە هەر کەسێک کە ئەگەر نەمانتوانی بێ یان پرسیاری وەربگرین یان لینکی لە بۆ نەچوو بێ بەڵام دڵنیاتان دەکەینەوە هەر هەموو سیمینارەکە تۆمار کراوە پاش مۆنتاژی زۆر کەم ڕەنگە ئەم شەو درەنگیان بەیانی بەدەستان دەگا لینکەکە ئەوانەی نەیانتوانی لەبەر هەر سەبەبێک فۆرمی بەشداری پڕ بکەنەوە دواتر دەتوانن بە پیجی مێگا مایند پلەس یان بەو ڤایبەر و وەتسەپ گروپانە داوا بکەن لینکەکە دادنێنەوە بۆ ئەوانەی کە نەیانتوانیوە دووبارە زۆر سوپاس کاتێکی خۆش بۆ هەموو لایەک کات دکتۆر ڕزگار قسەی کۆتایی بابووتر زۆر سوپاسی گشت لایەک دەکەم بە تایبەتی دکتۆر هیمدادی ڕێز و خۆشەویست و برادرانی تەکنیک لەو سیمینارەی بەڕاستان پێ بڵم یعنی تیمالە
ئەوەندەی مرتاح بووم بەوەی بەڕاست کە شتێکم پێویتن تەقدیمی کەم مەبدەئێک هەیە بەڕاستی ئەمن تطبیقم کردووە سەرکەوتوش بووە والله ئەعلەم پێم خۆشە لۆ هەر هەمومانەوە هەرچەندە علمتدا ئەوەندە خوای گەورە فێرت دەکاتن یعنی تەکید بە لەوەی علم شاردنەوەی نامرتاحیە بەڵام پێدانی مرتاحیە بەڵام خەڵکی خۆی هەبێ ئێوە الحەمدلله خەڵکی ئەکادمی و ڕێکوپێکن زۆر پێ خۆشحاڵم بەڵام یەک گلەیم لە خۆم هەیە لەو سمینارە حەزم لێ باس بکەم دوێنێ شەیش بە دکتۆرمە هەستم کرد وەختەکە یعنی لۆی من عینەم دەزانی فعلا ئەو برادێک زۆر بەجوان هەندە قانون هەیە دەبی بەڕاستی شەرحی کە هێتا هەمووی تێبگات چکوەت و متعددة الاختصاصات دەبی بەڕاستی ئەگەر بکرێ زیاتر سمینارەکان ئەو اقتراحم وایە دکتۆر هیندادی خۆشەویست لە داهاتوو سمینار نەک ئیحسایی بە دقیقی مەوزوعی ئەوە بیتن یعنی وەکو بڵێ کورت کێستەی من ئەوە ئین جەنەڕاڵ بە شێوەیەکی عام بەڵام گچکەکردنەوەی زۆر مهمە ئەوە نقطەی زۆر مهمە لەگەڵ ڕێز و خۆشەویستم بۆ گشت لایەکتان دکتۆر جان ئینشاءالله کاک دکتۆر زۆر سپاس بەڕێزانەوە هەر لە چاتەکە فۆرمی بەشداریکردن لینکەکەمان دانەوە و تازەش تەفعیلمان کرد ئەوەی کە مەجالی نەبوو سەبەبێت پڕی بکاتەوە ئێستا هەر لە لینک لە چاتەکەی لە بۆ گشتدان دانرایتەوە و چالاک کرایە دەتوانن پڕی بکەنەوە دووبارە زۆر سپاس تەندروست و سەلامەت بن ئاگاداری خۆتان بن وەکو دەڵێ بۆی خوا بمان پارێزی لەو پەتایە و ئینشاڵڵە بە زووترین کات تێی دەپەڕێدن بەڵام دڵنیاتان دەکەینەوە ئەمە لە سمینارەکان بە شێوەی ئۆنلاین بەردەوام دەبین بۆ هەفتەی داهاتوش بابەتێکی زۆر گرنگمان ئامادە کردووە ئینشاڵڵە لەسەر فەیک جەرنەڵز یان پرێدیتەر جەرنەڵز واتە گۆڤارە ساختەکان کە هەڵسەنگاندنێکی گۆڤارە ناوخۆیەکانیش دەکەین لەگەڵ ئینشاءالله بە بەشداری بەڕێزان بەڕێزێک هەیە کە زۆر شارەزایە لە بوارە بەجارە ناوەکەی نەڵێ بەڵام بابەتەکە لەسەر گۆڤارە ساختەکان دەبێت و هەڵسەنگاندنیش بۆ گۆڤارە ناوخۆیەکان دەکەین دووبارە زۆر سپاس کاتێکی خۆش بۆ هەموو لایەک زۆر سپاسانەکەم